بەڕێزان لەرکیان سلااوتان لەبێ هیوادارم بتوانم سەرچان ڕابکێشم بەڕاستی ئەم ڕۆباسی بابەتێکی زۆر ورد و هەستیارەکەین کە ئەم باسی کە ئەم شەو لەسەر شاشەی ڕووداوی بینن بەڕاستی لەسەر زۆرێک لە شاشەکانی میدیاکانی دنیا بەردەوام زانیاری ئەپدەیت کراوی نوێی لەسەر دەرەچێ ئەویش تایبەتە بە قسەکردن لەسەر ئەو دوژمنانەی کە هێشتا بەداخەوە لە وڵاتی ئەمەداوەکو پێویست نایان ناسین ڕۆژانە لە ڕێگەی قاپ و قاچاغەکانمانەوە دێنە ناو ماڵەکانمانەوە دێنە سەر سفرەکانمان خۆتان نەزانن نەخۆشیە جیاوازەکان لە شێرپەنجەوە بیگرە تاوەکو نەخۆشیە جیاوازەکانی تر لەم وڵاتەدا زۆرێکی لە هەڵکشاندایە هەڵکشانەکەش پەیوەندی بەوە هەیە بەڕاستی ئەو وڵاتانەی کە داو دەستگای تایبەتمەند و پڕ لە پسپۆڕیان دروست نەکردو و نیان بەستۆتەوە بە ئەکادیمیاکانی وڵاتەوە بەڕاستی هیچ زێدەگۆیەک نییە ئەگەر بڵێم ئەبن بە زبڵدانی وڵاتە بەرهەمهێنەرەکان بەداخەوە کە هەرێمی کوردستانیش لەمە بێبەژ نییە هەفتەی پێشوو باسی ئەومان کرد کە ئێمە سۆپەرمارکێتی زۆر وڵاتین خۆزگە هەر سۆپەرمارکێت بووینە بەڵام بەڕاستی خەریکە ئەبین بە وڵاتێک وەکەوەی کە ئێمە هیچ نەزانین وەکەوەی کە ئێمە هیچ ڕۆشنبیرێکی ئۆتۆمان نەبێ وەکەوەی کە ئێمە حکوومەتمان نەبێ وەکەوەی کە ئێمە زانکۆمان نەبێت هەزاران جۆری موادی خراپ دێتە ئەم وڵاتەوە کە کاریگەری لەسەر جگەرمان هەیە کاریگەری لەسەر گەشەی مناڵەکانمان هەیە کاریگەری لەسەر مناڵی ناوسکی دایکەکانمان هەیە جا کاریگەری لەسەر چینیە کاریگەری لەسەر پێستمان هەیە ئەم جاریان مامۆستاکانی زانکۆ هاواریان لێهێستاوە ئەمە بڵندگۆی خەڵکە بڵندگۆی ئەوانە بڵندگۆی ئێوەیە چوار دکتۆر لێرەن هەریەکە و لە گۆشەیەکەوە قسە لەسەر ئەم پرساکەن لەگەڵ ئەو قوتابی خوێنکارە خۆشەویستانە بەخێراتن سەر چاوەکانم سوپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەکتان سەرەتا با سەیرێکی ئەم راپۆرتە زانستی ڕووداو بکەین ئینجا لەگەڵ میوانەکانم قساکەم فەڕەنسا ڕوبەڕووی زۆری ڕێژەی مادەکیمیای هەمیشەییەکان لە نێو ئاو و ژینگەی وڵاتەکەی دەبێتەوە ئەمە کارگەیەکی کۆمپانیای کریستووە لێرە پێویستەکانی چێشتخانە لە پۆڵا دروست دەکەن کە بۆ ماوەیەکی زۆر دەمێننەوە دوای پەسەندکردنی یاسایەک لە نیسانی 2024 لە پەرلەمانی فەڕەنسا کە بە بەکارهێنانی ئەو پێویستیانی مادەی هەمیشەیان تێدایە سنووردار دەکات فرۆشی کۆمپانیەکە زیادی کردووە ئەمە ڕاستە بۆ یەکەم جار لەو کاتەوەی لە پەرلەمانی یاسای سنووردارکردنی مادە هەمیشەییەکانی پەسەند کرد لەو کاتەوە خواست لەسەر ئەم بەرهەمانە زیادی کردووە ئێمە سوود لەوە دەبینین چونکە کۆمپانیاکەمان بۆ ناسراوە تایبەتمەندی لە بەرهەمی دروستکراو لە پۆڵادا هەیە بەرپرسانی فەڕەنسا دەیانەوێت بەو یاسایە لە 6 ساڵی دروستکردن ئاناردەکردن و هاوردەکردنی هەر بەرهەمێک قەدەغە بکەن کە مادەی کیمیایی هەمیشەیان تێدا بێت ئەو مادانە کە بە پیفاس کوور دەکرێنەوە سەروی 100 ساڵ بەشێکیشان سەدان ساڵیان دەوێت بۆ شیبوونەوە ئەو مادانە لە دروستکردنی چەند بەرهەمێکدا بەکاردەهێنرێن لەوانە پاکەرەوەکانی ماڵ جلوبارک بەرگی خواردەمەنیەکان قڕکەر و بۆیاغ و چەندین بەرهەمی دیکە بەهۆی زۆری بەکارهێنانەوە بەشێکی دەریاچە و سەرچاو ئاویەکانی فەڕەنسا پیس بوون هاتووی نمونەی ئاو وەربگرین نمونەکان پیشانی دەدەن کە ڕێژەیەکی زۆر مادە کیمیایی هەمیشەیی تێدایە چەند جارێک هەمان نمونە و لێکۆڵینەوەکانمان دووبارە کردەوە هەمان ئەنجامی هەبوو وەکو سەرۆکی شارەوانی موسا گرنگی زۆر بە گوندەکەم دەدەم ئەوەی ڕوونا کە ڕێژەیەکی زۆری پیفاس لە ئاوەکانی موساکدا هەیە پێم وایە ئەگەر لە ناوچەکانی دیکەش بگەڕێن هەمان ئەنجام لەوێش دەبینین ئەمە کاریگەری گەورە لەسەر پیسبوونی ژینگە هەیە پیسبوونی ئاو و خاک بە مادە هەمیشەییەکان زیان بەڕۆک و گیانداری دەریایی وشکانی دەگەێنێت ئەگەر مرۆڤیش هەر خواردن و خواردنەوەیەک بخوات کە مادەی هەمیشەیی بەرکەوت بێت تووشی چەندین نەخۆشی دەبێت لەوانە شێرپەنجەی مەمەک شێرپەنجەی پرۆستات شێرپەنجەی جگەر شێرپەنجەی پانکریاس نۆزۆکی و لاوازبوونی سیستەمی بەرگری بەڕێزان جارێکی تر سڵاوتان لەبێت
دکتۆر باسی دوژمنی شاراوەم کرد ئەم دەربڕینەت پێ دروستە؟ بەڵێ بەدڵنیاییەوە تاوان خۆمان دەزانین ئێمە گەورەترین کێشەی ئێستا ئەو مادانە ئەوەیە کە یەکێک لە مادە سەرەکیەکانی پیسکردنی ژینگە کە ڕەنگە خەڵکێکی زۆر وابزانێتن کە پیسکردنی ژینگە تەنها ئەوەیە ئەوەی پاڵاوگەی دوو کەڵبی پاڵاوگە نەیاسانەوەی لە ئۆتۆمبیلەکان گازەکان کە ئۆتۆمبیلەکان دەدەچی بەڵام ئەوەی کە ئێمە بەڕاستی باز دەکەین ئەو بابەتەیە ئەوانە پێیانێت سێکندەری پۆلوتانت ئەوانەیە کە بابرین بە شێوازێکی ناڕاستەوخۆ تێکەڵ بە ژینگە دەبن ئەوجا چ ڕێگەی هەواوە بێ چ ڕێگەی ئاوە بیانیش لە ڕێگەی خاکەوە کە تێکەڵ دەبی کە سەرچاوەکەی نەزانراوە بەڕاستی لەوانەیە ڕەنگە لە ئەنجامی چەند کارێکی کیمیاوی ئەوانە بچنە ناو سیستەمی ژینگەوە. باشە ئێمە خێرمانەگا ئەمە بە میلەتەکەمان بڵین بەتاکید ئێمە خۆ ئێمە بەستم ئەوەیە ئێمە یعنی 35 ساڵە حکمی خۆمانەکەین یعنی ممکن نییە کۆمەڵەدا و دەستگا دروست بکەین کە بەڕاستی ئەمە لە بریەوەی بەردەوام هاوار بکەین خەڵکی نەخۆتان پارێزن بیان پارێزن وەکو ئەکادیمیەک ڕازی لەو جۆری پاراستنەی کە خەڵکی ئەم وڵاتەی بە ناو پێ پارێزرێت لە ناو کەوانەیەەکە نەخێر نەخی بەتاکید بەدڵنیایەوە هۆکارێک هۆکاری زۆرم بەڕاستی دوایەتر ئینشاڵڵا باس دەکەم بەڵام ئەوەی کە باسم کرد ئێستا یەکێک شکەشمان لەسەرەوە پەیداوە کە پێدرێن سێکندەری پۆلوتان پێیان دەڵێ سوپەر پۆلوتانت کەوا سوپەری ئاینسێ زۆر خەتر ترسناکترە یەکێک لەوانەیە ئەو مادەیە کە مادە پلاستیکیانێک کە ئێستا حالیان منەمێ ئەم شەو زۆر باسی پیڤاس بکەین بڵێ ئەوەی لەک لەوانە جەنابەت کە پیفاسە پێیان دەڵێن سوپەر پۆلوتانت کەواتانی ترسناچەکەی یەکجار زیاد بەرزترە لە چاوەکانی تریش باشە ئەمە ڕۆژانە بەرمانەکەوێ ڕۆژانە دێتە ماڵەکانمانەوە هەر دیلیڤەریەک ڕێژەیەکمان بۆ دێنێ وانە ئەوە ئەو مادانە بەڕاستی لەبەر هۆکاری ئەوە چییە کێشەی ئەو مادانە زۆر بەکاردێ لەبەر هەرزانی بۆ نمونە جلوک و بەرجی ئەوانەی کە بۆ نمونە بۆ خۆپاراستن لە ئاو لە باران یان ئەوانەی کە لە دیلیڤەری بەتایبەتی ئەو خواردنانەی کە وەکو پیزا کە دەخرێتە ناوی ئەوانە هەمووی ئەو مادانەیە کە یەکلوانە پاسە جگە لەوەش دەچێتە پێکهاتەی ئەو بابرین کە بێن چلدرن تۆیس کە بابرین مەلاعیبی منداڵن دەستان ئەو پێکهاتێش کە ڕەنگە مەسە منداڵەکە بەکاری بینی بیخاتە ناودەمی کۆمەڵێک شتی بەڕاستی ئەوانە تو نازانین یعنی ئەوانێک بەبەستم ئەوەیە کە ڕەنگە لەوان بۆ مەسەڵەن قەیناکە من نایزانم بەس خۆ ئێوە ئەیزانن بڵێ توێژینەوەکانی ئێوە ئەیزانە ئێمە ڕۆژانە چەند جۆری هەڕەشا بینی لەسەر تەندروستی ئینسانی کورد کە ئەکرا کەمتر بێ یا هەندێکی هەر نەبێت کاک ڕەنز مشکلەکەی سەرەکی ئێمە چییە ئێمە ڕەنگە لە ناوەندە ئەکادیمیەکان ئەو بابەتانە باس بکەین ڕەنگە مەسە پرۆژەشمانێ لەسەر بابەتی ڕەنگە کۆمەڵێک ئێمە دراسات و هەروەها قوتابی ماستەر دکتۆرامان تەخەڕوج کردووە من ئەو ماوەیە پێشستا چەند ڕۆژێک پێشستا ئەوەکمان هەبوو لەسەر بابەتی سیمپۆزیۆمێکمان لەسەر بابەتی کانسەر ڕۆژی لە کانسەر دەی ینی یەکێک لە توێژینەوەکان ئەوەیە کە باسی توێژینەوەمان لەسەر ئاوی دەربەندی خان و هەروەها ئاوی دوکان کە کۆمەڵێک موادی تێدا هەیە بەڕاستی ئەو مادانە سەیری پەیتەکەیان دەکەی پەیتەکەی لە ڕادەیەک وایە بەڕاستی ینی دڵت بۆ خەڵکە دەستێکە و ئەو ئاوی دەخواتەوە یان ئەو خۆراکەکە چی تازە هەیە قسە لەسەرەمە ڕێژێکی زۆر تخمە قورسەکانی تێدا هەیە بەرە کانزە قورسەکان یەکێک لەوانەیە کە ماسیەکانیش بەرکەوتون بەتاکید ئێستاەوەی کەم جەنابەت بازەکەی و مادە پۆلیمەریانە باوەڕ تێبی ئەمە لە وڵاتی ئێمە کە من باز دەکەم ئێمە ئەوەی باشە لە کەنار دەریانی یان لە کەنار ئاونین بڕۆ سەری وڵاتێکی وەکو هندستان بکە بۆی خەڵکەکە بزانی تەنها پیسکردنی ژینگە لە ئێمە نییە هندستانیشێکە لە وڵاتانەی بنگلادش ئەوانە کە پیسترین جۆرەکانی ژینگیان هەیە وەکو ئێمە لە ڕەنگە ئێمە لە بابرێ لە ڕیزبەندی تۆزێک لە خوارەوتر بین بەڵام ئەوانە ئێستا بوون نەگەرمەک لە کەنار دەریا بوونە ئەو ئینجا دەمانزانی کە کۆمەڵ ئەو مادە پلاستیکیانە کە دەکرێتە ناو سیستەمی ژینگە لە چاو زەریاکانە بەڕاستی دوکان و دەربەنی خان و ئەم شتە بچووکانەی ئەمە هەمانە قومێ ئاوە بەتاکید بەڵام مەبەستم لە چییە ئێستا بەسیترین ئێستاگەر بەراوردی بکەین ئێستا خۆی چێش بێزگە لە خوێی چێش یعنی تۆ پسپۆڕی بواری پۆلیمەرات و ئەوانەی ینی ئێستا ئەو دەریاچانەی ئێمە بە پێوانەکانی ئاوی تەندروست نین نەخێر لەبەرەوەی بە توێژینەوەی زۆر کراوە لە کوردستان کە من بەڕاستی ئەو ڕۆژەکەی کاڵین تەندروست نین یعنی هەڕەشەیە بەتاکید بەدڵنیایەوە گەر تۆ خۆی چییە ئێمە کێشەکەمان لە معالەجەکردنیتی
ئێمە دەزانی سیستەمی ژینگە ئێستا ئەو ئاوەی کە ئێمە ئاوی ئەو ئاوەی کە ئێمە سەرچاوی ئاوی کە سەرچاوی سەرزەویە بۆ نمونە ئاوی ئەو باش ئێمە ئەو خۆ نزیکی زۆر نزیکە ئێستا ئێمە بین ئەو بۆ نەزێرابی هەولێر کە دەست و ناو تێکەڵ ناو زێ دەبیت و زارشکە کۆمەڵێک توخمی قورسی تێدا هەیە زەرابی قەڵات زێدێ بۆ بەتەکیدەوە هەموو تێخەڵ ناوستنی قەڵات زێ بۆ دووکان تۆ چ سلەیمانی بۆ دەربەندی خان ڕاستی ئەمن دەڵێمەوە ئەمە دەتوانین چارەسەری بکەین بەڵام پێویستی بەچیە پێویستی بە پرۆژەیە ئێمە ینی ئەگەر نەت خواردەوە لە هەڕەشەکە دووری یانە خێرخۆشتی پێ بشۆی ئەچێتە کونیلەکانی پێست خەڵکێکی وا تێگەیشتووە من بەڕاستی بواری تەندروستی مەخڵێکی وا تێگەیشتووە کەوا بەسیترین شەگەر هاتوو تۆ کۆنتاک لەگەڵ بۆن لەگە پێستە بێ ئەوە دەرەوەی ئەکستێرنەڵ کێشی دروست ناکە نازانیتنەوە لەوانەیە بستە ناو بڵەت ئەکستریم ینی بیخۆیتەوە نەیخۆیتەوە هەر ئەم ئاوە پیسەوازت لە نانە کاکڕنج ئەو مادانی کەمە دەڵێن زیینۆبایەتیکس کە دەستە ناو جسمیسان تۆ نازانین بەڕاست سەرچاوە هەندێک نەدیانەت بارانیش مەترسیدار بووە بەتاکید ئێستا بارانیش مەترسیدارە لەگە باران کوستە باسی خۆی چێش بکەی پێشەوی بچمەلای دکتۆر ئەو خۆی چێش ئێستا من دراسەکە دوای دراست خۆ دەزانێت خۆی چێش سەرچاوەکەی ئاوی دەریایەکانە ئاوی دەریا و زەریایەکانە کۆمەڵێک مادەی پۆلیمەری تێکەڵ ناو ئەو مادە پۆلیمەران کە دەڵێن پلاستیک وەکو دەبەی ئاو کۆمەڵێک شتکە کە باوەڕکە لە هەندستان بە ینی بە تڕک بە لۆری گەورە دەیخەنە ناو تێکردنەوە ئاوی دەکەن ئەو ئاوەیە کە تۆ دەیخۆیەوە دەرچووە دراسات هەیە لەسەری کە کۆمەڵێک موادی پۆلیمەری تێدایە کە پێی دەڵێن ئێستا پێی دەڵێن مایکرۆپۆلیمەر کە گەشتە نانو پۆلیمەریش تێکەڵ ناو ئاو دەبی کەمە دەیخۆینەوە کەواتە بگەڕینەوە بۆ خۆی مەملەحە باشترە هێشتا هی دەریا و زەریانە هێشتا پۆلیمەراتی نازانم ڕاستی ئەو خوێکە بۆ ئێمە دێم سەرچاوەکەی نازم ئایا سەرچاوەکە لەکوێ دی بەڵام سەرچاوی خوێی مەملەحەی خۆمان بەڵێ پێدوانیە ڕەنگە تەندروستتر بێت بەدڵنیایەوە تەندروستە بەدڵنیایەوە ینی هەتا بکرێ خوێی هین نەکڕین خوێی دەرەوە من مەبەستەکەم چیە بەڕاستی لەو بەرنامەش کە بەشدارم کردیا بەشی زۆری ئەو قسانی کە من دەکەم بە توێژینەوە چکە بەڕاستی ئینسانی خەڵکی ئەکادیمی دەموو شتەکان بە توێژینەوە ئیسپاتکە شتەکان ڕاستیان ڕا ئێمە توێژینەوەمان هەیە لە زانکۆی سەلاحەدین بەڵام لە زانکۆی خۆمان لە زانکان بە عام هەیتمان بەڵام توێژینەوەکە نەگەیشتنە ئاستەی نێودەوڵەتی بەڵام ئەوەیەم کە دەڵێم لەسەر ئاستی نێودەوڵەتی و توێژینە باز دەکەم کە وەکو باسم کرد خۆی چێشتەکە پێکاتەکەی ئەو نانۆ پلاستیکە کە ئێستا یەکێکە لە خەتەرترین ترسناک دوای باسی ترسناکان دەکەم یەکێکە لە ترسناکترین کێشەکانی ئێستا ئێمە لە سیستەمی ژینگەی بوونی نانۆ پلاستیک و مایکرۆپلاستیکە کە تێکەڵ بە ژینگەمان دەبی و بەکار دەستە ناو جسمیشمان هیچ ئاگاشمان لێ نییە لە ناکاو دەبین پاشماوێک دەبینی تووشی کۆمەڵێک نەخۆشی دەبی ئەوجە دوایەوەش دکتۆرەش لە ڕەنگەلەوەی باش زانی دوای کۆڕۆنا ئێستا زانی هەموو سیستەمی بەرگریمان لاواز بووە یعنی زۆر ئاسان ئەمە تووشی بەڕاستی ینی بزوترین نەخۆشی بین کە ئێستا دەزان ڕێژەی کانسەر یەکجار زۆر بەرز بووتە لە باشە توێژینەوە هەیە بڵێ دوای کۆرۆنا نسبەی بەرگری لەسەر گۆی زەوی لاواز بووە بەتاکید بەدڵنیایەوە ئێمە هەمومان دەزانین ئێستا بۆچی ئێمە پەتایەک دێتن پەتایەک ئێستا من ڕەنگە لێرە هەمومان فەحسکەین خۆم یەکلەوە کەسانەمە هەر پەتایەکی نزیک بێکسە زوو توش دەبی بۆچی زووتر لەبەر سیستەمی بەرگریمان لاواز بووە باشە کۆی ئەم شتانە دکتۆر کە دکتۆر باسیەکە کاریگەری مەسەلەن ئێمە وازانین بەس کانسەر ینی بەس کانسەر هەڕەشەیە ئەمە لەسەر جگەر لەسەر پێست لەسەر پەنکریاس لەسەر شەکرا لەسەر بەگشتی نێشتنی مەناعا ینی چی سەربارەکەی چی زافاکەی بۆ قسەکانیەوە کاگرانس خۆی ئەو مادەیە ئەو پیفاسە کە کۆنتاکتمان دەبی لەگەری لە زیاتر لە ئەو شتانێک کە بەکاری دەین لە بۆ خواردن و خواردنەوە و ئەو شتانە عادەتەن ئەوەیە کە چەوری ینی وەکو برەی ڕێزیستانسە وۆتەر پروفە ینی ئەو شتانەیە کە طبقەی چەوری لەسەر دروست دەکاتن ناهێلی مەسەن خواردن بە ئەوەی وە بنووسێ بە مەقلیە ئەو نەوعتیڤە وەکو بلێ تیفلۆن ئەوانەیە لەو شتانە هەیە طبعاً ئەوەش دایرێکت لەسەر خواردنمان کەمە دەیخۆین دایرێکت دەستە ناو جەستەمان کە دەستە ناو جەستەمان یەکەم شتەمە کۆندامی هەرسمان هەیە ئەو کۆندامی هەرسانە چی تێدایە بەکتریای تێدایە بەکتریای باشی تێدایە یەکەم شت کە تێکی دەداتن بەکتریایەکانە ئەو بەکتریانەش لۆچی باشە لە بۆ بەرگری جەستەمان یعنی وە دەکاتن بەرگری جەستەمان ئەوانە وەکو برەی لاواز دەکات لاوازی بکاتن ئیدی ئەوەیە کەوە دەکاتن بەرگری لەشمان لاواز بیتن بەرامبەر باشە ئەمە لە قاپە هەیە لە پلاستیکە هەیە لە قاپ و قاچاغا هەیە لە خۆراکەکە خۆیدا هەیە یا چی
لە پاکەرەوەکانە هەیە لە پاکەرەوەکان نسبەتی لەوانەیە تێدابی هەم پاکەرەوەکان ئەوانەیە کە چەوری لا دەبن ئەوانەیە کە چەوریەکی کتوندەها لا دەبرێن لەک پاکەرەوەی ئاعتیادی کە وەکو ڕۆژانە بەکاری دەینین لە قاپ و هەندێک لە حتا شوشەکانی شەندەچیان پلاستیک تێدا خاستن ئەوانەی کە دەیشۆی ئای پێدا دەکەی وەکو طبقەک دروست دەبی کە پەیوەندی بە پۆلیمەراتەوە هەیە بە ئەویان بەجێ بێڵین بۆ دکتۆر تۆ باسی ئەومان بۆ بکە چی لە خەڵک دەکا وەکو گوتم یەکەم شت کە بەکتریاکان تێکدا بەرگری لەش لاواز دەبیتن وهروەها ئەو کەسە کە بەرگری لەشی لاواز بیتن زوو تووشی هەوکردن دەبیتن هەوکردنیش یەکەکە لە هۆکارە سەرەکیەکانی نەخۆشیەکانی دڵ و گورچیلا ئیدی جگەر ئەوانە ئەو ئۆرگانە کاریگەری لەسەر کە ئابە هەیە خۆی کە ئابە دەتوانین لەسەر مێشێک لەسەر سترێز لەسەر تێگانی هۆرمۆنەکان خۆی دەکرێ برێ وەکو برێ ئیندایرێکتە وەکو برێ غێر باشرە ئەوەکەی ڕاستە و خۆنیە بەزە و کە تووشی لەوانەیە تووشی قەڵەوی بکاتن قەڵەوی یەک لە هۆکارەکانی کە دیپرشنە لەوانەیە هۆرمۆنەکان تێک بداتن و هۆرمۆنانێک کە دەبیتە هۆی زۆر خواردن ینی وە دەکاتن جا ئەوانەی کە سەلمێنراوە ئەمانە لەوانەیە یا ئەوەی کە سەلمێنراوە ئەماناکات ئەوانە توێژینەوەیە بە توێژینەوە ئەو توێژینەوەوانە دەرێ هەوکردنی زیاد دەکاتن هەوکردنی یەکەکە لە سەبەکانی نەخۆشیەکانی دڵ ینی فاکتەرێکە لە بۆی تووشی نەخۆشی دڵبی نەخۆشی جگەر پیتاندن لە ئافرەتان کەم دەکاتەوە چکە ئافرەتان زیاتر ماوادی پاکردنەوە حتا لە کۆسمەتیکی شەیە ئەوانەی کە ماسکارە و ئەو شتانێ فاوندیشنەکە دژە ئاوە ئیدی ئەوانە لە بەسەلمێنرا 140 پیتاندنی کەم دەکاتەوە لە ئافرەتان کە برن لەو ماوەی مەیکەپ و قەڵەم لێ و ماسکارە شتا ئەوانەی کە زۆر دەمینێتەوە ینی ئەو مەیکەپانێک کە زۆر دەمینێتەوە لۆنگ لاستینگە و هەروەها ئەوانەی کە دژە ئاوە بە ئاوی وەکو برێ لا ناچیتن ئەوانە کاریگەری لەسەر نەزۆکیە وەکو ینی بەخۆی لە دیراستەکەی دەرە پیتاندن لە ئافرەتان کەم دەکاتەوە وەکو برێ چکە ئافرەتان زیاتر برێن مەوادی جوانکاری بەکاردەین و پاکردن ینی کاریگەری لەسەرەوە هەیە کە مناڵیان نەبێ لایەندا بەڵێ 140 پیتاندن کەم دەکاتەوە باشە بەس ئێستا بەڕاستی مەیکەپی وایە ئەمەندە هەرزانە بۆ خۆتەزانی هەر نازانی لەکوێ دروست دەکرێ نازانی چ ڕەنگێکە ئەوانە ئەو شتانە کە ئەوەکەت نەخیندەوە زانیاریت نەبوو لەسەری ئەوانەی کە پیفاسی تێدا عادەتەن هەشە یعنی هونارم هەمووی هەروایە بەس ئەو نەوانەش هەیە لە یعنی ئەگەر مایکەپی عادی بەکار بێنێ ڕۆژانە قەڵەم لێوەکەی ماسکاراکەی نازانم چیەکەی خەریک بەڵام کلەکەی شەرنی عادی بێ لەوانەیە بە پارەکی زۆریشی کڕیبی چووکە تا زۆر بمێنێتەوە ئەوەی یعنی ئەگەری بڵێ مناڵبوون لە سەدا 140 لە دیراستەکان دەرێ 140 پیتاندن کەم دەکاتەوە آخر بۆ ڕەنگە خەڵکێک بڵێ ئەمە پەیوەندی بە ئەندامی زاوزێەوە چییە مەسەلەوەی یا لە دەموچاوی ئەخر ئەبزۆر دەبیت هەڵدەمژی یاین دسم هەڵدەمژیتن هەر ئەتو ئەوە نییە کە بیخۆی و دایرێک بستە ناو کۆندامی هەرس ئەمە وەکو برێ ئەو کە هەڵدەمژیتن ئەو لە ڕێی دەستە ناو لاشەمان دەستە ناو خینمان دایرێکتیانی ئەجا دکتۆر مەسەلەن ئەم شتانەی کە جەنابەت هێناوتە بۆ ئێرە یعنی ئەمە چییە ئەمە ڕۆژانە لە ڕێگەی دیلیڤەری و ڕۆژانە لە ڕێستۆرانت و چێشخانەکان و خواردنگەکانە بەڕاستی زۆر قورس بۆ خۆ لەمانە بدزیتەوە هەرچەندە من بەردەوام لەو ڕەنگە ڕەشا ترسم ئەمە پێکاتەی پلاستیکی پێ بشارڕێتەوە ئەمە چییە ئەمە مەسەن زەرفەکە و هێناوە ئەوە دێناوە سەریگە کاگرنج تەوان دەستخۆشی بۆ بەرنامەکەتان یەکێک حەزەکەم باسیەوە بکەم جارێ بزانینە مادەیە چیان پیڤاسە یاخود PFOA یا PFOCە ئەمە کۆمەڵێ مادەی کیمیاوین و بەکارە هێنرێ بۆ داپۆشینی بڵێن ئەو مەنجەڵە بۆ داپۆشینی ئەمانە بۆ داپۆشینی ئەمانە بۆچی بۆ کۆمەڵێ باشترکردنی هەندێک سیفاتی ئەم بە ئەم ئادەواتانە وەکو چی مەسەلەن خۆراکەکەت بۆ پارێزە لەوەی کە گەرمی نەگوێزێتەوە بۆ دەرەوە خۆراکەکەت لە پرێ گەرمی لەو پلە گەرمی کە تۆ تیاتە داناو ئەپارێزێ دوو ناڵێ ڕۆنەکەی بڵاو بێتەوە بۆ دەرەوە سێ ناڵێ ئاو
واتە رزستانس واتە هەم بۆ ڕۆن و هەم بۆ ئاو حتا بۆ نوبەرامەکەشی ناهێڵێت بۆ نوبەرامی دەرەوە بێتە ناوە و ئەی پارێزێت ئەم مادە کیمیاویانە طبعا پیفاس بەڵێ ئەمە پیڤاسە یا پۆلی تێتافلۆ بەڵام ئەمە لە ئەمریکا و یەکێتی ئەوروپا دەمێکە قەدەغە کراوە کاگرنج من خۆم لە ئەمریکا دراسەکەم بەسەر لەسەر شەربەت و مێو ژۆمانە و بەڵامی چێ لە هاوڕەکانم تایلەندی ویچی لەسەر ئەمە کرد لەسەر ئەم پۆلی تێدا بە معلەنی بە قەدەغە کراوە ئەخە سێری کە بابەر لەوەی باسی قەدەغەکردنەکەی بکەین ئەمە کۆتینگە کرێت بۆ مەسەلەن بۆ پلیتەکان بۆ منجەڵ و ئەمانە بۆ ئەوەی کە ئەو خۆراکە پیان نەسووتێ ستیکی نەبێت ینی پیان نەسووتێ یان گەرمێکە وەکو باسم کرد بۆ ئاوەکەی بۆ گەرمەکەی بۆ زۆر شتی تر بەڵام ئەم مادەیە کە بەکار هاتووە ئەو تەڵەبەی کە لەگەڵ ئیشی دەکرد مەسەلەن تا جایزەی وەرکرد دەوەرەقی وەرگرت زائیدەن شاهادەی پێ کەشف کرد بەڵام چی کەشف تەنها ئەو بوو کە ئەم پۆلی تێتافلۆرۆ ئەتیلێنی بەکارهێنا بۆ کۆتینگی ئەم منجەڵانە یا ئەو پلێتانی کە لە کارگەکانە بەکارهێنێت بۆ ڕووپۆشکردن بۆی کە خۆراک پیان نەسووتێ بەڵام ئێستا لە تقریبا لە مانجی 1/2/2024 ئەمریکا ئەم فرۆشتنی ئەم مادانەی قەدەغە کردووە بۆ چونکە دراسات سەرماندوێتی هەندێک لە توێژینەوەکانیان کە ئەم مادەیە قابلی ئەوەیە لێچین بکاتواتە بڵاو بێتەوە بەناو خۆراکەکە بەڵاشە ئینجا من ئێستا دەرفەتە دەدەم بەڵام بەڕاستی من بۆم گرنگە حرف ئەڵێ چی حرف بخەینە سەر پیت بخەینە سەر نازانم بخەینە سەر پیتەکە بزانم ئەم منجەڵ و شتە لانی کەم وەکو ڕێزێک بۆ بینەرەکانمان بە خەڵک بڵێن ئایا کام منجەڵە تەندروستە ئەم کاغەزانە باشن ئەم ڕوونە باشە چ کۆدێک سەیری بکەین ئەگەر لەسەر قاپ و قاچاغەکە هەبوو زیاتر متمانەمان پێی بێ ئەگەر کۆدەکەش تەزویر نەکرابێ ئەگەر تااقەتتان هەبوو لەگەڵمان بمێننەوە لە بەرێ من پەیوەندی بە تەندروستی خەڵکی کوردستانەوەیە ئەشزانم ئێمە زۆر جار لە میدیای کوردیدا خەڵک وا ڕاهێنراوە ئەو باس و خواسانەی کە پڕە لە ئیسارە کە من زۆرم ڕقلێتی دوو کەس دوو ئەندام پەرلەمان بێنی بیەی بە شەڕ و نازانم چی و بە فەرتەنەیەک دروست بکەی لەو سەریشەوە بە بەتاڵی لی بێتە دەرەوە هیچ کاریگەریەکی و تۆشی لەسەر ژیانمان نەبێ و بەلاشمەوە بەڕاستی زۆر گرنگ نییە هەندێک لە بەرپرسان بەشداری بەرنامە بکەن یا هەر نەیکەن ئەوەی کە بەلامەوە گرنگە دروستبوونی وشیاریە لای خەڵکی کوردستان کە خەڵکی کوردستان کواڵەتی بیرکردنەوەی بەرز بووەوە بازرگانی مشەخۆر دوو لە ڕووی پاک و باشەکان ناتوانێ هەروەها سیاسی بێتوانە و وەزیری بێتواناش ناتوانێ کاریگەری لەسەر ئەوان دروست بکە و ناتوانێت ئەسڵەن حکمیشیان بکات لەبەرەوە ئەم باسە زۆر گرنگە لەگەڵمان بمێننەوە چونکە ماوەی پێشوو پێمان وتن هەموو ئەو شتانەی کە بێتەوەی تێگانی تەندروستی خەڵکو و بەرزکردنەوەی ڕێژەی شێرپەنجە ئێمە قسەی لەسەرەکەین بزانین کام قاپ و قاچاغە باشە لانی کەم خۆمان بپارێزین بەقەدەر ئەوەی کاتوانین ئێستەینەوە بەڵێ بەڕزان جارێکتر سڵاوتان لەبێت دیارە باسی ئەوم کرد دکتۆر مەنجەڵوشتی لەگەڵ خۆی هێناوە وتم تۆپ سپۆڕی بوارەکەیت و لە ئەمریکا خوێندوتە و بەڕاستی ڕۆژانە ئێمە زانیاری سیر و سەمەرە زۆرە بیستین لانی کەم ئەو تێگەیشتنەمان بنێ ئەم شتانەی هێناوتە کامەی باشە کامەی خراپە تیڤاڵ باشە شوشە باشە بگەڕێنەوە بۆ مس ئەم شتانەی کە هێناوتە چییە؟ هەروەها کامیان نسبەی پیفاسی زیاتر احتیمالەیە دزە بکاتە ناو خۆراکەکانمانەوە بڵێ سێریکە عادەتەن ئێمە منجەڵ کە لە بازارە سێری بکەین ئەنواعی ئێشتا زۆرە جاران ڕەنگە بەس فافۆن و مس لەگەڵ ستیلەکە هەبوایە بەڵام ئێستا ئەنواع زیادی کردووە و گرانێت زیادی کردووە مەسەلەن لە ستێنلێس ستیلەکە ئەنواعی هەیە و ئەبێ ئەومان بیر نەچێت کە باسی ستیلەکەین مانای ئەوە نییە کە ستیلی تر تەواو دەرەجەیەکە چونکە ئەمیش ئاعتیماد دەکاتە سەر ئەو کۆمپانیایی کە دروستیەکە ستیل هەیە لە بازارە ڕەنگە یەک جار بەکاری بێنی بێجاری دوم فڕی دەی کە لە کاتێکە ستیلێکێکە لەو مادانی کە بێچێکە لەو با بڵێن لەو منجەڵانی کە زۆر بەکارێنێ و سەلامەتترە لە کۆدی نییە
کۆدی هەیە بەڵێ بەڵام تۆ کۆمپانیایەکە تەقلیدی کۆمپانیایەکی ئەسلەکەی بکاتەوە چی لێکەی چۆن دەیناسیتەوە ئەمە گرنگە ئەوەیە کە زۆر جار ئێمە بە چیام شتە ئەسلەکان بناسینەوە زۆربەی کۆمپانیانەی کە با بڵێن منجەڵی باش دروست دەکەن ختمەکەیان بە شێوەی هەڵکەندنە واتە لە پشتەکەی یا لە شوێنێکی هەڵکەنداوە لۆگۆکەی هەڵکەنداوە بەڵام ئەوانەی تر ڕەنگە ئەوەی کە لۆگۆکی هەڵکەنراوە باشترە ناڵێن 100% بەڵام ئەکسەریەتی ئەتوانین بڵێن ئەوانە باشە ئەمە ستیل باشترینە ئەمە وەکو ستیل یەکێکە لە شتە باشەکان شوشە یەکێک ناتوانین ئێمە بڵێن ستیل لە هەمان باشە بۆچی هەموو شتێک باشی و خراپی هەیە بۆ چونکە ستیلەکەش هەندێک جار ئەگەر هاتوو بەپێی بە کاربەرە تۆ کە بەکارێنی لە ماڵەوە مەسەلەن ژنەکە چێکە مەسەلەن چێ منجەڵەکە خاتە سەر ئاگرێکی بەقوت هێشتا هیچی تێ نەکردووە ئەمە کاریگەریە بۆی خێتە سەر ژنەکەخوا زۆربەی پیاوکەڵێ ئەمە یەک مەسەلەن سیرامیکمانی سیرامیکێکە لە باشەکان چینکۆ ئەمانە باشن بەڵام ئەمانیش هەندێک سلبیاتیان هەیە کە ڕەنگە لە دەرەجاتی حراری بەرزە لە پلی گەرمی بەرزە ڕەنگە تووشی کێشت بێ احتیمالی مەسەن شوشە بەکارێنێ لە ماڵە منجەڵی شوشە لە هەمان باشترە بەڵام خۆیش هەندێک خراپی هەیە احتیمالی تەقینی احتیمالی قورسە بەدەستەوە بشکێ بەڵام احتیمالی تێکەڵبوون و لێبوونەوەی موادی پۆلیمەرات سەفراوە ناشوشیانە چونکە لە ڕمەڵ دروست دەکرێت لەگەڵ سیلیکا کەواتە شوشەی دژاگر لە هەمووی باشترە پاشان سیرامیکمان سیرامیکمانی سیرامیک لە کلەی دروستەکرێت لەگەڵ دروستەکرێ لەگەڵ هەندێک مەوادی تێ ئەکرێت وەکو سانت بۆی کە بەهێز بێ و لە دەرەجەی حراری تقریبا 600 پلەی سیلیزی لە کوراگەرمەکرێت تاوەکو سەڵابەی زیاد بکە ئەمەش خۆراکەکەشت هەم ئەپارێز لە سیرامیک بڵێ ئەی قاپی گڵین گرانێتیژمانێ بڵێ قاپی گڵی پێڵێنەوە خۆی سیرامیکەکە لەگەڵ دروست دەکرێت بەڵام هەندێک کۆتینگەکرێت بە هەندێک مەوادی هەتا بکرێ خەڵک بگەڕێتەوە بۆ قاپی گڵ سیرامیک زۆر باشە بڵێ بێگومان بەڵام شتێکی هەیە ڕەنگە خواردن زوو پێ نەگات چونکە یەکێک لە سیفاتەکانی مەسەلەن ستیل چی ئەوەیە کە زوو گەرمی وەردەگرێت خۆراکەکە زوو پێگا بەڵام ڕەنگاگە لە سیرامیکێکدا بنێ احتیمال لە وەختێکی زیاتری بێ بەڵام خواردنی خۆشترە بۆ چونکە بە ئاگرێکی هادێ یاخود ئەگەر ئاگرەکەشی زۆر بێ لەبەرەوەی کە ئیستیجابەی کەمترە بۆ وەرگرتنی ئاگرەکە ئەم فافۆنانەی ئەمڕۆ لە بازاڕ ڕاهەیە باشن فافۆنەکان بەداخەوە زۆر بەکارێنرێت دەزانی چێ من دایمەن ئەڵێم بەکارهێنانی ئەم منجەڵانە بە ڕێژەیەکی زۆر و بە شێوەیەکی بەردەوام و بە ئاگرێکی زۆر و ئەمە بە تایبەتیەوەی سەر عەرەبانەکان ڕەنگە لە ڕێستۆرانتەکانیشا ببینرێت کە زۆر بەکارهێنرێ ئاگرێکی زۆر بەقوت و ڕۆژی دواتر ڕەنگە پاچی ئەکەنەوە ڕەشیەکە و پیسەکەی لێکەنەوە جگەلەوە زۆر بە سەختی ئەو کەوچکەی ئەو پکەپێتی لە ئەی کڕێنێ کە ئەمە هەرچی مەواد هەیە دیسانەوە ئەچێتەوە چی بکەین کەواتە تەلی حاجەتیش قاپی پێ نەشوێن پێی بشۆ بەڵام تۆ ناتوانیت بڵێ ئەوە بەکارهێنم یاخود لە ئەمریکا مەنجەڵی فافۆن هەبوو بەڵێ هەیە بەڵێ لە هەموو شوێنێک هەبوو نوعەتی فافۆنەکەی وەکو ئەمانەی بازاڕ بوو ڕەنگە لەمە ئێرەش خراپتر بوو بێت تەنکە و ڕەنگە جارێک دووجار بەکاری بێنی بەڵام ئەوانە ڕەنگە زیاتر بۆ خۆراک گەرمکردن بەکارین باشە لە هەنێ خواردنگەی بینین پەرەمێزیان خستۆتە ژێر منجەڵی گەورە سوور بووەتەوە ئەوە کارە ساتە بەڕاستی ئەنی ئەوە چی مادەی تیابێ وەڵی نازانم ئەگەر چی بێشی ئەکاتەوە ئەکەوێتە بەشێکە بێتە لە خۆراکەکەت و ئەم مادانە بەڕاستی بێکە لە ماڵەوە بەکارین حەزل لەوانەکە بەچی بکڵێ ئەبێ کۆمەڵی حەزل لە کۆمەڵە شت بکەن یەکەم کەوچک بەکارهێنان دوو زۆر بەکارینێن یعنی ئێستا تۆ چۆن خۆراک ئەکسپایردەیتی هەیە ئەم مەجەڵەش ئەکسپایری یعنی ئێستا ئەمە هەمووی ڕووشاوە چی بەکارێت یعنی بەڕاستی ئەمە چی بەکارێت باشە کەی مەنجەڵ فڕێبێن مەنجەڵ ئەبێ ئەو کاتی کە زانیت تۆزێک وەکو لە سکرەج بۆ چیپان ڕووشاوە ئەتر تۆ بۆ نییە بەڕاستی بەکاری بێنی لەبەر ئەوەی کە بە تەواوەتی ئەو تەبەقەی کە ڕەنگە کۆتین کرابێ ڕەنگە داپۆشا بێپی ڕەنگە ببێتە دەرەوە ئەمە خۆ لە ماڵەوە بە قسەتەکەن ئەم شتانە لە ماڵەوە ڕاستی من ئێستا خۆم مەنجەڵی یان گراندیت بەکارێنم یا ستیل بەکارێنم من ئەوانە زۆر بەکارێن بۆ نوعش مەسەڵ چاودێریەکی ئەگەر خۆت یا خێزانت بزانم ئەمە منجەڵە کە ئاوای لێ هات بێ خۆ ماڵ ناڵەکەی خۆم تووشی ژاراوی ناکەم لە پێناوی مەسەلەن چەند هەزار دینار ئینشاءالله عمریان درێژ بێ و وتان پارێزراو بن ئەی ئەم دیلیڤەریانە بەچی خۆتی لێ پارێزی سەریکە ئەمانە تەمان هەمووی پۆلیمەراتە کاک دکتۆر ڕەنگە ئیخساسی پۆلیمەراتە باشە شارەزایەمە هەمووی لە چی بکلا پاژماوەی نەفت بەکارێن نەوت بەکارێن ئەمە بە شەڕەشەکەی مەترسیداریا بە شەڕوونەکە وڵی هەردووچی ڕەنگە ئەمیان تۆزێک باشتر بێت حەسەب ئەو چی پێڵێنەوەی پۆلی پرۆپیلینە
کە ڕەنگە ئەمە تۆزێک باشتر بێ بەڵام ئەمەش ئەگەر هات و خۆراکە لە ڕستۆرانتەکان لە فاسفودەکانە کە خۆراکی تێکەن لەبەرکە پلەی گەرمی خۆراکەکە زۆر بەرزە و داپۆشێەوە هەڵمێکی زۆرەکات و ڕەنگە ئەو مادەی ناوی ئەمام ئەوەی کە لی پێک هاتووە وەکۆڵە لیچین بکاتە ناو خۆراکەکە و تەسیری هەبێ لەسەر تەندروستیمان بەڵام بە مروری زەمان با ئەمە نەکەینە پێوەرێک بڵین مادەم ئەمە خۆراکی گەرمی تا من خواردم تاو ئەی بۆچی نەخۆش نەکەوتم بەڵام بە مروری زەمن ئەمە ڕۆژانە ئەم پیفازە کۆ بێتەوە لە لەشتا لە ناوەچێ هەر سەکرێ لەگەڵ کاریگەری لەسەر هۆرمۆنات هەیە لەسەر لیڤەر هەیە لەسەر مشکی منداڵ هەیە لەسەر بەتایبەتی مشکی منداڵ بۆ تەنانەت ئەڵێ منداڵ زۆر حساسترە بۆ ئەم مادەی لەبەرەوەی کە عادەتەن ئەم مادە کیمیاویانە مەسەلەن بە کەمیەتێکدانراوە بۆ هەر کیلۆگرامێک لە جسمی ئینسان کاریگەری لەسەر گەشەی مێشکیشە گەشەی مێش بێگومان لەسەر کە مادەم یا بەس باڵا و تۆڵوشت بەڕاستی یعنی کە کاریگەری هەبێت لەسەر هۆرمۆنات کەواتە هەموو هۆرمۆنەکان نەگرێتەوە چ گەشە بێ چ هۆرمۆنی جنسی بێ یا هەر هۆرمۆنێکی تر بێ لەسەر باشە ئەم کوپی کاغەزانەی کە ئێستا خۆیان ناوەتەیە ئەڵێن ئەویش پیفازی تێدایە وەکو مادەی داپۆشەر بەڵێ سێریکە ئەمانە ئێستا لە ئێران شتێکی کە دروست دەکەن مەسەلەن ئەمەی چێکەلەوانی کە من هێناوەمە ئێستا ئەمە کاغەزێکە سێری ئەم کاغەزە لە چی پێک هاتووە ئەمە پەیپەرە پەیپەری ئەتیادیەوەی کە لە سلیلۆز دروست دەکرێت باشە لە ڕۆکەوە دروست دەکرێت لەگەڵ طبقەیەک لە لامینەیتە طبقەیەکی کەیە لە چی لە فایبەری ڕۆک و پاشان طبقەیەکی کەشی هەیە لە سیلیکۆن ئەمە زۆر سەلامەتە ئەمە ئەگەر لە بازاڕڵی کلینێکسەوە بەفوو هینە بتێکە ئەمە چۆن خواردنی تێ بکە ئەمە سەبی کەرە ئەوێەوە ئەگەر پر بە منجڵەکە بێ یان تاوەکە بێ تیادی ڕۆنی تێبکە و شتی تیا سوورکە ڕۆ ئەو کاغەزە تەنکا بڵێ یانی فایر هەیە شتیشی تیا سوورکەیتەوە زۆر طبیعیە ڕۆنی تێک و شتی تیا سوورکەرەوە یاخود ئەوە چییە پارێزێت ئەمە چییە پارێزێ ئەمە هیچ مادەیەکی خراپی تیانە کە لیچینگ بکاتە ناو خۆراکە باشە ئەی ئەبێ بە طبقێکی ڕووپۆش لە بینی ئەم بنی مەنجەڵە لەگەڵ خۆی ڕەنگە ببێت بەڵام مەبەستم ئەبێ بە ڕووپۆشێکی ئیجابی پۆزتیف باش باکیدی بەڵام ناتوانم بڵێن 100% چونکە ئەوە بێت ڕاستی بێ توێژینەوەی بکەی مەسەن بزانی ئایا تا چ ڕادێک ڕێگر ئەمە بەس بۆ پڵاو یا مەسەلەن بۆ هێلکە و ڕۆنشتیش هەموو شتێکە بێت چی لەسەرەکەی ئەمە خۆشە بەکارێنەوە بەڵێ من زۆر لا هین بەکارێن لە ئایر فایر بەکارێنم ئەو کە تەنها بە هەوای گەرم مەسەن پەتاتی تێکە هێلکەی تێبکە ئەتیادی لە ناو دەبەرەوەی کەویش مادەیەکی تقریبان ڕەشە ئەیلەکە ئاسنا با بڵێنەوەی کە تیا گەرمەکەی کۆنتینەرەکەی کە تیا گەرمەکەی ئەوەی کاچێتە ناو ئایر فایرەکەەوە بەڵام کە ئەمەی تێکەم ئیتر پەتاتە بێ یا هێلکە بێ یا گۆشت بێ یا گەرمە شامی بێ هەشتێکی بێت تێکە تیا سوورکەرەوە ئەی شتێک خۆیەک دقیقا ئەوە با بیرم نەچێتەوە شتێکێ لە ژێر کێکا ڕایەخەن شتێکی ئاوی هەر ئەو وەرەقی زبدانەیە بەس هەیمانێستا ئەوە ڕوو پۆشکرایە بە سیلیکۆن ئەویان بە پیفاس ڕوو پۆشکرایە ئەوەی کە بە پیفاسە مەسەنێکێک لەوانە وەرەقەی کە پۆپکۆرنی تایە مەسەن ڕاستە خۆی خێتە ناو مایکرۆیڤەوە واتەقێت ئەوە پیفاسێکی زۆری تێدا چی لەسەر نووسرابێ هەنە علامەتمان پێ بڵێن کە بۆ نمونە کاغەت خۆی تا ئێستا بەڕاستی لە لەیبڵینگان نییە بەڵام بڕیار وایە علاسەر لە ساڵی 2026 لە وڵات تێگرتوەکانی ئەمریکا FDA لەگەڵ USDA تەوسیەیان کردووە کە پێویستە هەر خۆراکێک هەر مادەیەک هەر ماتریالێک لەمانە کە پیفاسی تا بەکار هاتبێت ئێستا FDA پیفاس فری لۆگۆی بۆ داناوە لە ئەمریکا لە یەکێتی ئەوروپا هەندێک قوتو هەیە لێ نووسراوە پیفاس فری یعنی شوێن هەیە هێشتا بەکار نەهاتوو لە ئەوروپا لە هەندێک وڵات هەیە هەندێک وڵات باشە یعنی ئێمە نەگەڕین بۆ پیفاس فری لێرە پیفاس فری لێرە باوەڕ ناکەم ئەگەر بش بێت لیبڵێکی پێوە نەبێ شتێکی پێوە نەبێ بەڕاستی نازێستا ئەمە من چوزانم چی تا بەکار هاتووە ئەمەش دوو جۆرە ئەمەش نەوەیەکی هەیە بەڕاستی هەر بە پیفاس کۆتین کراوە بالێمان تێک نەچێت لە بازاڕە ئێمە چۆن بزانین ئەمە چۆن بزانین ئەمە ئێستا خۆی لێنێکی لەگەڵە معلوماتێکی لەگەڵە وەرەقێکی معلوماتی لەگەڵە لەسەری نووسراوە لە چی دروست کراوە لەسەری نووسراوە بەڵام ئەوەی کە لەسەری نەنووسرابێ ڕەنگە لە 195 توانە بڵێم یا زیاتریش باشە ئێوە بۆ هەر بە ڕەنگە و لەوانەیە و ئەوانە قساکەن من لەگەڵ دکتۆر و پرۆفیسۆرا دانیشتم لەگەڵ زانکۆی دایکا دانیشتم لەگەڵ زانکۆی پایتەختە دانیشتم یعنی ئەی
يعني ئەگەرەوە بڵێن لەوانەیە و پێم وایە و پێی وایە و بۆ باسی بەحسەکانتان ناکەن بۆ باسی توێژینەوەکان ناکەن لەسەر چی ئەساسێکە لەسەرەوە ئەساسێ بۆچی من دڵیایی نادین بەزان دێشت لەبەر چی لەبەرەوەی کە تۆ کۆمەڵی کۆمپانیات هەیە شتی بۆ هاورداکە باشە ئەچێ پلاستیکی بۆ وێنێ هیچ لێ بڵێ ئەمە دوێنێ هیچ چی پێوە من چوزانم ئێستامە چی نەمە هیچی پێوە نیە هیچ کۆدە کۆدیش بەس ناوی کۆمپانیاکەی پێ من چوزانم بەڵام ڕەنگە ئەگەر لە کارتۆنەکە بێ احتیمالە من نازانم بەڕاستی چکە من ئێستا مەبەست بۆیان هێناوم بەڵام ڕەنگە لەو کارتۆنی کە تایەتی احتیمالە زانیاریەکانی هەبێ خەڵک بیخوێنێتەوە بۆیە مەسەن هاوڵاتی دەتوانێت هۆشیار بێەوەی کە خوێندەواری باش بێ ئەگە پیفاسی تیابێ یا هەندێک لەو مەوادە کیمیانەی پۆلی تێتافلۆرۆئەتیلینە یا هەندێک پۆلیمەراتی ترە دەتوانی لێی دووربکەویتەوە خۆ ئەگەر زانیت لەو مەوادانەی کە لە پەڵپی ڕووەک بە تایبەتی لە قامیشی شەکرۆمانە لە ئێران زۆر لە کۆماری ئیسلامی ئێران دروست دەکرێت یعنی لێرە بەڕاستی زۆر ئاسانە خوا دەزانێت بەقەدەر ئەو وەزیری پیشەسازی ئەم وڵاتە دەسەڵاتم هەبووە ئیجازەی 50-60 کارگەمەیە بەس گەنجەکانیشی لەسەر بکەن باشە لە گەڵای ڕۆک دروست ناکرێ نەک هەرچ ڕۆچێک سلیلۆزی تابێ هەرچ بەشێکی ڕۆ هیچ توێژینەوە کراو ئەم هەموو گەڵای بە ڕۆمانەوەرێ بەکاری بێنینەوە بۆ قاپ و قاچاق کاغڕجلای ئێمە ئەگە باسی توێژینەوە بکەین ئێمە پێویستمان بە ئامێر و ئەچیزەی متەتەوڕە ئێستا تۆ بۆ سەریکە بۆ تەقدیرکردنی ڕێژەی پیفاس پێویستێ بە چییە پێویستێ بە گاز کرۆمەتۆگرافی پێویستێ بە ئەلسی کرۆمەتۆگرافیە ئەمانە هیچیمان جیازی پێشکەوت و پارەبەی وەکو ئەوەی کە تۆ لە ئەمریکاییشە لەسرە کرد ئەمەندە شتێکی گرانە گرانە بۆچی لەبەرەوەی کازانی چیە تۆ بەس ئەگە جیازەکە ئێستا شتەکان بدێتە دەست کۆمپانیا وای لێ دێت کە ئیتر کۆمپانیا خۆی فەحسەکانت بۆ ئەکایە نایکەوە خۆی وجدانی خۆی بەڵام نایەن بە منی بدەن لە زانکۆ بەکاری بێنم بۆ توێژینەوە بێ یاخود بۆ ئەگەر زانکۆکە هەی بێ کۆمپانیا توانێت فێڵ لە خەڵکیش و حکوومەتیش بکە آخر ئەوەیە تۆ گەر خۆراکت بۆ هادە و کاتە هەر شتێکت بۆ هات دەکرێت نموزەجی بێنیتە زانکۆ بۆ ئەو حوساتانی کە پێویستە من وتم شێوازی شەرفرۆشتن جیاوازە ئەتوانن تەدمیرە بکەن هەر بە قاپ هەر بە خۆراک هەر بە سەوزە ئەوەی کە کاک عەلی حەمە ساڵح لە ماوەدا بابەتێکی گرنگی کەشف کرد مەسەلەی هەندێک خۆراکی ژایرین لە ڕێگەی عەلوەکانەوە فرۆشراوە بە خەڵکی کوردستان یعنی پێدوانیە ئێستا مختبەرێک ئەتوانێت بە قەدەر سوپای پیرۆزی کوردستان ڕۆڵی گەورەی هەبێت بێگومان ڕەنگە زیاتریش بتوانێت بەڵام تۆ پێویستت بە ئامادەکاریی سەمەسان تاقیگەی ناوەندی هەولێرمان هەیە ڕەنگە لە سلێمانی تاقیگەی هەبێت لە دۆک هەبێ زایدەنەوەی کە لەسەر حدودەکان هەیە ئیشی ئەمانە چیە ئەبێ خەکەم پێش هەموو شتێک خەڵکانی پسپۆر و شارەزا لە بەکارهێنانی ئەچیزەکان و تەکنیکی ئەچیزەکان و مەواد و ئەچیزەی تەواویان لەبەر دەستا بێ ساڵانە مانگانە ئەبدەیت ئێمە ئەچیزانە بکرێتەوە شتێکە لەم عاجز نابی ڕاستە زانکۆی سەلاحەدین و زانکۆی سلێمانی بەقەدەر حوجرەی جاران لە هەندێک بواری مەشاکلی مۆدێرنی ئەم کۆمەلگایە ناتوان ڕۆڵان هەبێ وەڵا بەدڵنیای منی ژەڵێم لەبەر چی لەبەرەوەی کە زانکۆیەک ئەگەر زانکۆیەکی بەشە زانستیەکان پێویستێ بە ئامێرە باشە مەسەن بەسیترین ڕەنگە تۆ لە کۆلێجەکەی تۆ ڕەنگە میزانێکی حەساس کە وەزنیەمەی پێ بکەی زۆر کەم دەست بکەوێت دکتۆر بەقەدەر حوجرەی جاران توانیوەتی ڕۆڵی هەبێ لە هەندێک بواری گرنگە کاکڕنج بزانیت من بابەتی زانکۆکان یعنی بەس وەڵامی ئەو پرسیارە لەگەر دامە بەڵام یەک شتەیە ئاخر نا من خۆ لەگەڵ من خۆ من حکومم نازانم مەبەستم چییە من لێرە من ئەوەی کە من ئێستا لە ئیداری زانکۆی سەلاحەدین ئێستا تێگەی ئێستا مەسەلەن ئێوە لەم مەجاڵانە 1001 جۆر تهدید لەسەر کورد هەیە 50 توێژینەوەی گرنگی هینایەکەم ئێمە لە زانکۆکان کێشەی سەرچیمان چییە لەبەرەوەی ئێمە سەرچاوەکەمان سەرچاوی داهاتی خۆمان نییە سەرچاوەمان حکوومەتە حکوومەتیش سەپۆرتت ناکە کە سەپۆرتت نەکا ئامێر لەکوێ بکڕی من پێ دەرێ هەربێ ڕقەمی هەر ئەبێبی بەسی وڵاتان بخوێنیتەوە من کاکڕنج من ئیشی خۆم دەکەم ئیشی خۆم کە دەکەم ئەو دەزانی دکتۆر سیروان ئەمە تەحلیلەکانی خۆمان دەنێرە دەرەوە یەک لە وڵاتانی کە لە دەروبەرمان ئێرانە دەنێرە ئێران تەحلیلەکانمان بۆ بکەن بۆی بزانێت جەکامان چۆن دەرچووە ئێستا حالیان بەس وڵاتەوە پارێزرێت بەبێ مختبەر ئێستا حالیان بۆ نمونە هەندێک ئامێری زۆر متەتەوەر لە جامیعاتی عراقی هەیە بەڵام لە ئێمە نییە مع العلم ئەمە دەزانێت لە پێش 2003ەوە ئێمە خۆ حسارمە لەسەر نەبووە لەبەرەوەی ئەو بابرین ئەو حدودانە بۆ ئێمە کراوە سەرۆک زانکۆ شتەکان داوای ناکەن بەتەکی داوا دەکەن و هەندێک ئامێریش کراوە بەڵام ئەو ئامێرانە
کاگڕەت پێویست نییە کاگرنج با ئەوشمان لەبیر نەچێت چونکە بۆکۆڵێ نابێ بڵین زانکۆ زەڵبی سەفەرکەین چونکە سنتەری توێژینەوە هێستا سنتەری توێژینەوەی سۆران بەڕاستی سنتەرێکی زۆر متەتەورە و چیزەی زۆر باشیانێ و فحوساتی زۆر باش دەکەن و دەتوانن ڕۆڵی باشیان هەبێ بە تایبەتی لە من پرسیارەکەم لەوە هات ئەڵەن ئێوە ئەڵەن لەوانەیە و ئەوانەیە مەسەل منیش بۆ منیە بڵام لەوانەیە من لەگەڵ پرۆفیسۆر و دکتۆراکە دانیشەمە بێ بە بەحث وەڵامی خەڵکی کوردستان باتەوە بۆی کە لەوانەیە لە قسەیان نەمێنێ دۆزانی لە ڕووی زانستی و خەڵکی عتیادی بۆی نییە پێم وایە بڵێ پێم وایە لە دوای دکتۆرا و پۆست دکتۆرای تر تۆ بۆت هەیە بڵێ پێم وایە دلیلمان هەیە مەسەڵەن کاگڕەت بۆت نییە پێ ئەمە هەڵەیە لە سەریکە مامۆستا هەیە لە زانکۆی سۆران دەیان توێژینەوەی لە مجلە لە جۆرنەڵە ئیمپاکت فاکتەر بەرزەکانە چەند تاجر هەیە ڕۆژانە نەتەوەی ئەمە خەڵەتێنێت هەزاران نییە بێگومان هەیە هەر خۆت لەسەر مێزەکەت لە حەو دانە گومانت لە چەندیان هەیەەوە زۆربەی ئەی باشە ژووری بازرگانی بە خێراتی سەرچاوەکانم یعنی تاکەی بۆ نمونە ئێمە هەر بڵین هەندێک بازرگانی دوو لە ڕووی تۆ چاو چنۆک دوو لە ڕووی باش و دڵسۆزەکانی کوردستان یعنی ژووری بازرگانی ناتوانێت ڕۆڵێکتانە بێ لە پاراستنی ئەم نەتەوە بێکەس و بندەسە زۆر سپاس هیوادارم ئەنجامی ئەو زۆرە بەرنامانە تەنها لە بۆ بەرنامە نەبێ بەڵکو نەک لە کەناڵی لۆنا لە هەموو کەناڵەکان کە گفتوگۆی لەسەر دەکرێ هەموو دەستگا پەیوەندیدارەکان بە هەندی وەربگرن و لە کۆڵینەوەی زەدی لەسەر بکەن لە ڕاستیدا سیارەکەم بۆ ئەوە بۆ ڕوونەکەمەوە ژووری بازرگانی نوێنەری بازرگانانە بازرگانان ئەندامن لە ژووری بازرگانانی مناڵیانەیە کە سوکاریانەوە دێمە سەری زۆر جار ینی دەکرێت ژووری بازرگانی وەکو دەستگایەک نوێنەری ئەوانە داکۆچیان لێ بکات لە کاتێکدا کە لە پێی یاسا مامەڵەیان لەگەڵدا ناکرێت بەڵام ئێمە هەمومان دەزانین کاری بازرگانی لە چ دەست پێ دەکات لە چ کۆتایی دێ ئێمە هەمومان نەزانین لە کڕین کاری بازرگانی وەکو پیشە وەکو شەخص یا وەکو خاوەن بازرگان ئەوانە ئەندامی ئێمەە ئێمە لەسەرمانە داکۆچیان لێ بکەین زۆر زار ئەگەر لە خراپەکانیشان ئەوجا ئەگەر بە پێی یاسا مامەڵەی لەگەڵ نەکرا یعنی کە زۆر جارە بینین شت هەیە بەڵام ئەمە هیچ کاتێک لەگەڵ بازرگانێک نین کەوا بە پێچەوانەی یاسا بەبێ ڕەچاوکردنی ئەو سیستەمانەیدان دراون ئیش خۆی بکات و لە هەر کاتێک دکتۆری خۆشەویست کرێەوەنا ئەکرێ ئەوجا دێمە سەری وتم کاری بازرگانی لە شوێ دەست پێ دەکا و لە شێ کۆتایی دێ وەکو پیشە ئەمە دەمەزانین لە کڕین دەست پێ دەکات لە فرۆشتن کۆتایی دێ بێگومان لەو مەسافەیە کە لە کڕین دەست پێ دەکات لە فرۆشتن کۆتایی دێ بە پرۆسەیەک تێدەپەڕی کە لە ژێر چاودێری جیهاتێکە کە دەتوانێت کۆنتترۆلی بک و نەهێڵێت کە ینی هیچ بەرهەمێکی خراپ بێتە وڵاتە بەڵام ئێمە کە دەین باسی کوالیتی ئەەکەین کوالیتی لە چ پلەیەک لە چ ئاستێک لە چ شێوەیەک ئایا ئێمە لە خۆمانەوە دەین بڕیار دەدەین کە کوالیتی ئەو بەرهەمە باشە خراپە یا بە پێی چەند دیراسەیەک یاخود بە پێی ئەو پێوەرەی کەوە دەستگا حکوومەت با بڵێن مواسەفاتی عراقی با بڵێن مواسەفاتی کوردستانی چکە دەبێت هەیە تا لەسەر مێزەکەم هیچ مواسەفاتێکی نییە کاک دکتۆر هەر هیچی لەسەر نەنووسراوە لەگەڵ پۆلیمەرە و کۆدی نییە ئێخۆ ئەمەش بازرگانە نەهێناوە ئەگەر دەرفەر بدەیت من بە جوانی دێمە سەری تو لە چێ ڕێگەی پێدراوە بێتە ناو وڵات لەکێ لە سنوورەکان یعنی ناتوانانی بە زەوانە بڵێ کەوا لە دەرەوەی سنوورەکان زار بەزارای داخلە بن بەڵام ئەوانە هەر هەمویان لە سنوورەکانەوە دێن دەکرێت شادەی مەشەیان هەیە و شادەی ئەوەشیان هەیە کە لە کۆنتترۆلی زۆری دەرباز بوون و گەیشتە ناو بازارەکان لەگەر هاتوو ئەوانە لە سێتەرەکان یاخود لە کومرگەکان کە داخل بوون بەڵام بە پێی پێویست نینە دەکرێت زانکۆکان دەکرێت هەموو دەستگاکان بە تایبەتی ئەوانەی کەوە ئەو ئامێرانەیان هەیە بتوانن بە خەڵک بڵێن کە ئەو بەرەمە خراپە چونکە بۆ بازرگان لە ڕاستیدا چەند بازرگان بەرپرسیار بێ هاوڵاتیش بەرپرسیارە لەبەرچی هاوڵاتی بۆ دێمە سەری لەبەر ئەوەیە کە ئێمە ئەگەر تەماشایەکی بازاری خۆمان بکەین و دیراسی بکەین ئایا بازاری هەرزان بازارەکان گەرمترەیە ئەو بازارانەی شتی بە کوالیتی بەرز ئەفرۆشی ئەبینین بازارەکە ئێوان گەرمترە ئەخر کێ فێری کردن منافەسەی ئێوان بازرگانەکان نەبوو بازرگان کە بەرهەم دەهێنێتە ئەو وڵاتە دیراسی بازارەکە چکە ئەبێ دیراسی بازاری خۆی بکە بزانی کامە بەرهەم مەقبولە و ئەفرۆشێ لە بازار دەمێنێتەوە سەر ئەوەی بازرگانی ئێمە بازار حکمی کردووە شتی خراپ و بێکەڵک بێنێ بەڵێ لەبەرچی لەبەرەوەی خەڵک شتی هەرزانی ئەوێ
تەواو یعنی ئەو هەموومە لامان ئاشکرایە هەمومان لەوانەیە وەکو سەکی تۆ واقعیە بەس زۆر بە ئازاریشە بە ئازارە بەڵام دەگەڕێتەوە سەرسی دەگەڕێتە سەرەوەی هاوڵاتی بە پێی پێویست ئەو هۆشیاریەی نییە ئەو هۆشیاریەی نییە کە فەرقی باش و خراپ بکە ڕۆژە بەرهەمەگە گوڵ آخر بەس پێشی نییە پێی نییە چێ بەرپرسیارە شتی باشیش زۆر گرانە لەم جۆرە وڵاتانەی ئەوەتە ئێمەدا بەڕاستی نازانی لەسەر بنەمای چی موچە دانرێت ئەمە بەس لەسەر پێداویستی ئێمە لەسەر حتا مەسەلەن ئەوەی کە دەخلی بەرزە لەسەر پێداویست لەسەر ژیانێکی کواڵتی موچەی بۆ تەخسیس کراوە یا لەسەر ئەو لێڤڵەیە کە تۆ ئەڵێی شتی خراپ بکڕایتر بەڕێ بکە ئێستا ئەمە هەموو ئەو شتانە بەمە چارە سەر ناکە کامیانە ئێمە وەکو ژووری بازرگانی وەکو نوێنەری بازرگانان تەنها ئەوەندەمان پێدەکرێت لە هەموو کۆڕ و کۆبوونە و دیدارەکانە بە بازرگانان بڵێن ئێوە ئەندامی ئێمن ئێوە کە سوکاری ئێمن بەڵام ئەو بەرهەمەی لە دەرەوەش دێنن لەو بازارە ساقی دەکەنەوە بۆ ئێوەیە بۆ کە سوکاری ئێوەیە بۆ خۆتان ئەی لە ناو خۆتان ناچیەڵەن دوایام ناوبڕە پێم بڵێ لە ناو خۆتان دوایام ناوبڕە با تەواوی کەم ئەخر دوای ناوبڕەکە هەریەم کاتی تۆیە باشە ئەبێ بمبووری ڕامگرتی دوای ناوبڕەکە پێم بڵێ کە لە ناو خۆتانە قساکەن چی ئەڵێن یعنی خۆ لایڤ نییە دانیشتنەکانتان ئایا سەرزەنشتی یەکترەکان ئایا بە خۆتان ئەڵێن مەسەلەن حەقە ویژدانیش بخەینە کار وەکو یاسا نامان گرێ ئێستا گەڕێمەوە بینەرانی بەڕێز بزانین بازرگانەکان لە بینی خۆیانە چی ئەڵێن طبعاً بازرگانی کارێکی پیرۆزە هەمویان ناڵەما هەرچەندە بەخوا خۆی نوێنەرەکەیان ئەڵێ ئێستا بازارەکە حکمی کردووە شتی خراپ نێنی فلاسەکەی ئیشەڵێ وایە ئستەیە بەڵێ بەرەزان جارێکتر سلااوان لەبێ دیارە بەداخەوە وەکو مامۆستانی خۆشەویستی زانکۆڵن بەڕاستی شت زۆر زۆرە کە لەسەر چاوەکەی دڵنیانی نەمان تا ئەو ڕادەی ئەو کۆدانەی کە پێویستە بنووسرێ ئەو علامەتانەی کە پێویستە هەبێ زۆر جار نییە اینجا با بچمە کامێراکەی ئەحمەد عەزیز وەکو ئەوەی کە داو دەستگاکان وەکو پێویست ئیشی خۆیان ناکەن بە تایبەتی لەسەر سنوورەکان ئەی لەناو خۆیان ناوەندە ئەکادیمیەکانیش توانای توێژینەوەیان نەبێ وەکو مامۆستایانی زانکۆڵێن کەواتە ئێمە لە بەردەم کارەساتێکی گەورەداین ئەمە بە کارەسات ناتوانین ناوی بەرین ئەم بازاڕە بەس بە بەڵێ و نەخێر لە چوارچێوەی زانستەکەتا بەڵێ بەدڵنیاییەوە بەڵام من دەڵێم ئەگەر هات و ئیمکانیاتی باش بەردەست بێ ئاسانترینش لە ئەوەیە کە بەڕاستی کۆکردنەوەی خەڵکی ئەکادیمیە چکە خەڵکی ئەکادیمەکی خەڵکی سیاسی نییە زۆر بە ئاسانی بتوانین بە تیم گروپ کۆ بینەوە ئیش بکەین ئێستا یەک لەوانە بەڕاستی لە خۆشیەکانەوەیە کە لە زانکۆ تیم گروپ هەیە کە کۆمەڵێک خەڵک دەتوانی بۆ 10 کەس 20 کەس توانی بەشداریەک توێژینەوە بکات کە توێژینەوەکی زۆر زۆر گرنگ بی ئێستا تقریبا ئەمە تازە هاتینە سەر و بابەتی کە لە زانکۆکانی دەرەوە بە تیم ئیش بکەین ئێستاش لە کوردستانیش بەمان شێوە بۆ شێوازێ بەڵام لە هەموو شتێکی گرنگتر ئەوەیە ئێمە پێویستیمان بە سەپۆرتی دارایی هەیە جگە لەوەی سەپۆرتی معنەوەیەکە کە دەڵێن بەڵام سەپۆرتی دارایی زۆر زۆر گرنگە بۆ توێژینانە چونکە هەموو وڵاتە پێشکەوتوەکان وەگرە بە تایبەتی بۆ یەک لەوانە کە وەگرین کۆریا باشوور باوەڕتەبی من لە بەشداریم لە چاڵاکێکی وڵاتی کۆریا باشوور کرد باسی کرد چەند موسسەیەکێ ئەو کۆریا هەموو بەڕێوە دەبا هەموو ژیان موسساتەکانیش موسساتی زانستین هەموویان موسسات توێژینەوەن بەڵام ئێمە بەداخەوە ئەوەیە جا من یەمەلات حەزەکەمەوە علامەتانەمان فێر بکەی لەمە بەدوا یعنی وەکو وتمان لانی کەمە بێ خۆمان کواڵتی کۆنتترۆلی خۆمان بین بەڵام پرسیاری ئەوەم کردبوو ژووری بازرگانی لەناو خۆتانە بازرگانان چیەڵەن کەم هەموو شتە خراپ و بێکەڵکە لە بازاڕە هەیە لە کۆبوونەوە گچکەکانی خۆتانە نابێ بە باس و خواستان یعنی مەبەستم تۆ نییە کە لێرەی بەگشتیە ئڵێم یعنی ئەزانم کورد شایانی ڕێزە نەک بەزەی بەڵام تخوا بەزەیتان بە خەڵکان نایەتەوە قەت لە ڕاستیدا ئێمە ناتوانین یەکێکی بازرگان بگرین و قسەیان بۆ بکەین یا ئەگەر بە ئاراستەیەشی دروستناڕ و ڕاستیان بکەینەوە ئەوە یاسایە لێپرسینەوەیان لەگەڵ دەکە خۆتان چی ئەوەی ئێمە
ئێمە پەیامی خۆمان وەکو ژووری بازرگانی پەیامی ئێمە بۆ هەموو بازرگانێک ئەوەیە کەوا ئەو بازرگانەی کە دەیکەن حەقی خۆیانە قازان زیان هەبێ بەڵام ڕەچاوی زۆر شت بکەن کە دەسێتە ئەو بازنەی باسی دەکەم ئەویش بازنەی بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە بەرپرسیارەتی نیشتیمانیە بەرپرسیارەتی ئاینیە بەرپرسیارەتی زۆر شتە کە لە ئەستۆی ئەوانە پێویستە بیر لە قازاز نەکەنەوە بیر لەوە بکەنەوە کە چۆن بە باشترین شێوە خزمەتی میلەتەکەی خۆیان دەکەن. جوان فەرمایشتەکانت جوانە بەڵام کاک دکتۆر باسی کۆمەڵە بەرپرسیارەتیت کرد بەرپرسیارەتی نیشتیمانی بەرپرسیارەتی ئەخلاقی بەرپرسیارەتی ئاینی لە ڕاستیدا حەزەکەم وەکو هاو نیشتیمانیەک لێت بپرسم لە سەدا چەندی ئەم بەرپرسیارەتیە لە بازاڕی بازرگانی ئەمەدا پارێزراوە ئەوەی تۆ دەیبینیت. ئەخر لێرە شتێکەیە ئێمە ناکرێت بین خەتا بخەینە سەر خەڵکانێک کە لە چوارچێوەی بەرنامە و پرۆگرامێکدا ئیش دەکا کە یاسا ڕێگای پێداوە لە بۆ نمونە کۆنتترۆلی زۆری لە سنوورەکان ئەگەر ئەو بەرهەما کوالیتی تەواو نییە باش نییە بۆ ڕێگا دەدات داخل بێت شت نییە تۆ خۆت قەت ئامادەنیت بیکڕیت لەوێشەوە دێت بەدەیان شت هەیە بەڵام ڕەنگە من لەگەڵ کەسیش کە جیاوازمم لەوانەیە من خەڵکانێک تەمەشا دەکەم لە مارکێتەکان شتەکڕن تەنانەت باسی بەرواری بەسەرچوونەوە کەشی بەسەرچوونیشی ناکەن هەمومان ئەبینین لەبەرچی لەبەر ئەوەی ئاستی هۆشیاری خەڵکی ئێمە ئەگەر هەش بێت ڕەنگە زۆر ڕێگر هەبێت لەوەی بتوانێت ئەوەی لە ناخیدا جێبەجێ بکە یا گیرفانی بەشتی باش ناوێرێ یا بە گیرفانی پێی ناوێرێ یان کۆمەڵە هۆکارێک هەیە وای لێ دەکات بەشتی خراپیش ڕازی کێ وای کردێمە ببین بە بازاڕی ساختکردنەوەی کاڵای بێکواڵەتی وڵاتان ئێمە بەدەر بە پلەی یەکەم ینی شتێک ئەگەر نەی خۆی باشترە جارەیە یان نەیکەی باشترە تەواوە ینی لەوانەیە بە پلەی یەکەم خۆمان بەرپرسیار بین لەبەرچی بە تایبەتی کاری بازرگانی تو ئێستا نانەوەخانەیەک نانەکەی سوتاوبی نایکڕی ئەنجامەکەی چێدایەخە ئەخرقەی نابەس ئەوە دیارە دەمێنێتە سەر ئەوەی تو هەڵوێستت هەبێ ئەوە هەڵوێستت هەبێ وەکو هاوڵات باشە بۆ فشارێ ناکرێ مەسەلەن بۆ نمونە بەردەوام ساڵانە زۆر بە شانازیەوە هەواڵێک بڵاوە بێتەوە و پێشکەشکارێکیت ئاوا ئەڵە بینەرانی بەڕێز قەباری بازرگانی هەرێمی کوردستان لەگەڵ دەرەوەدا گەیشتە 24 ملیار دۆلار کاکەەوە قەباری بازرگانی نییە ئەوە هەفتەی پێشوو وتم ئەوە ئەزانی چییە ئێمە بووین بە زەڕنەقوتە دەممان کردوتەوە بای 24 ملیار دۆلار شتی هەموو ئەوە کڕین وە ئەی ئێمە بەم هەموو علم و معریفەت و یەکێک لە کۆنتترین نەتەوەکانی سەرگۆی زەوی ناتوانین بای 5 ملیار بۆ خۆمان بەرەم بێنین کاکە بابی گەێنینە 15 ئێستا لێرە بازرگانی پیرۆسترە لە پیشەسازی ئێستا لێرە کارگەمان زۆر ئەو بەرهەمانە دروست دەکەن لەوانەیە زۆربەی زۆری بەرهەمان ناوخۆش کەمە لە چاو قەباری 24 ملیار دۆلارە کەمە لە خۆی ئابووری عێراق ئابووری یەک لایەنەیە هەمومانەزانین کەواتە زیاتر ئەو قەبارە بازرگانەی باسی دەکرێت هەمووی لە ساڵحی ئێمە نیە ئیمکان هەیە کەوا بکەین ببین بە بازاڕی کاڵا و شمەکی بەکواڵەتی یان نەخێر ئەگە ئیرادە هەبێت ئەبێ کێوە ئیرادەیە بنێ ئەو ئیرادەیە هەر لە حکوومەتەوە تا دەگاتە ئاخر و هاوڵاتی ئێستا ئێمە بینن کارمەندی یاخود کەسانی لە ڕاگەاندن کارمان هەیە لە بەرنمەکانە شتەکەی خۆمان کە کوالیتەکەی ڕەنگە باشتریش بێ بەڵام دیایە بۆ شتێکەکە کە لەوەی مە خراترە زۆر جارە بینن لە کەناڵەکان ڕاگەنن کە بەداخەوە نابێ و ڕۆڵە بینن ئەبێ زیاتر پارەیان پێوە نیە هەر هۆکارێکە بێ ئایا لە بەرامبەر بڕە پارەیەکە تو ئەو ویژدانەی خۆت ینی لە بازنەی بەرپرسیارەتی کۆمەڵایەتی و بەرپرسیاتی نیشتمانەکەت دەچیت یا مەسەلەن یا هونەرمەند لە بەرهەمێک دەکەی کە بەرهەمی لەوە باش یا هونەرمەند ڕیکلام بۆ کۆمەڵە کاڵا کاکە دڵنیانە لە کواڵەتی ئێستا زۆر خۆشبەختانە دەڵێم خەڵکەکە ئێستا وردە خەریکە دەگەڕێتەوە سەر بەرهەمە خۆماڵیەکان ئەبینین لە زۆر شوێن تاقیبی بەرهەمە خۆماڵیەکانەکە وتت ئێرە چی وای کرد کە ببێ بەوەی کە کامەی شتی بێ کواڵەتی و هەرزانە سەرف ببێ هۆکار زۆرە ئەمە هەندێک زارە توانین بڵێن ئێمە ئەگەر بمەوێت کارگەیەکدا بنێم ڕەنگە کەرە سەخاوەکەی لێرە دەست نەکەوێت کە دەسم لە وڵاتێک دەهێنم لە بۆ نمونە ئەو پلاستیکەی باسی دەکەی
لەوانەیە کە لە سەخاوەکەی بە نرخێک بە من بدا کە لێرە بەرهەمەکەی لەسەر من گران بوەست باشە بەڕای تۆ منافەسەی بازارەکە شەنی ئەو شتانەی کە بازرگانانی هێنن ئەتوان بیبەنە دووبەی ئەتوان بیبەنە ئەڵمانیا ڕێی پێدرێت ڕێپێدراوە هەر بەرهەمێک هەر کەسێک ئازادە نانا بەو کواڵەتیانە وڵاتانی کە ئەوامێنێتەوە سەر ئەوان ئایا ئەوانیش وەکو ئێمە بەو سیستەمە کۆنتترۆلیدا ناوە تێدە پەڕێ لەوانەیە خۆ زۆر وڵاتەیە یعنی ئەوە هەر تەنها بە کێشەی کوردستان نییە کێشەی هەموو عێراق نییە کێشەی زۆر لە وڵاتانەیەکەوە ئەو بەرهەمانەتیان دەساغ دەکرێتەوە ئەی لە بۆ نمونە بەس توانانی پێم بڵێ بەس کوردستان وایە بەس مەسەڵەن پێت وایە وڵاتانی تر بەقەدەر کوردستان مباح و ڕێپێدراوە هاتنەوەی شتی ناوە ئەمە ناتوانم پێت وایە ڕێی فری هەبێ لە ئەڵمانیا ئەمە فریە هی کاک فڵانە ئەمە فریە هی کاک فیسارە ئیتر بەبێ فەحەس تو هەندێک وڵاتی پێشکەوتی وەکو شتیوە هەیە هەندێک زۆر وڵاتەیە کە لەو ئاستەنین بتوانن ئەو ڕێگریانە بکەن ڕەنگە بچوات بچێت دەستخۆش مەسەلەن تۆ ئەوەندەی وەکو کە لە ئەمریکا ئەتخوێن ئەوەندەی لە کوردستان ئەتوانی سەمپڵی بێناونیشان و بێهەویە و بێشوناس کۆ بکەیتەوە ئەتوانی لە ئەوروپا کۆی بکەیتەوە کاکرنج ئەو بابەتەی کە مەسەلەن ما بڵین ئەمانەی کە لۆگۆی هەبێ یانەی بێ لە وڵاتانە ڕێگادن یا ڕێگە نادن مەسەن سیستەمێکیان هەوان سیستەمێکی ئەلکترۆنیان هەیە واتاوە نیە تۆ لەسەر حدود دانیشی فەحسی ئەمە بکەیت چونکە پێڕان ناگەیت خۆ ناکرێت تۆ خۆراکێکت بۆ دەیان ئەم موادت بۆ دێ بە هەفتە و بە دەڕۆژ لەسەر سنووردای بنیت ئەمە چی وڵات فەحسی دەکەن وەکو تۆژەرێک ئەوەندەی لەم وڵاتانەدا بە ئارەزی خۆ دەتوانی سامپڵت دەست بکەوێت کە گومانت لە سەرەتی لە دەرێژوە لە دەرەوە کۆنتۆل زیاترە تەمان کۆنتۆلەکەش لە چیوەیە لەوەیە کە ئەلکترۆنیە واتە ئەمریکا کە بێ شتێک لە ئەڵمانیا بکڕێ پێش ئەوە باگراوندی کۆمپانیاکە یا کارگەکەی لایە بە ئیمێڵ ئەبێ سرتیفیکیت و هەموو شتێکی نردبێ بۆ دەستگای سەر ڕای هەموو ئەوانەش خۆ ئێمە لە میدیایی شەکەین جاری وا هەیە با پێت بڵم هەزاران ئۆتۆمبیلی ناردۆتەوە بۆ یابان هەزاران تەن بازیچە و ئەوەی کە کەرەسە یاری مناڵانی ڕەت کردوێتەوە ئەوە باسی ئەمریکا ئەوە ئەوروپا لەو لاوە بوەستێ هەمووی بەو سیستەمە ئیش دەکات واتە ئەبێ زانیاری تەواوی ئەو کارگەی هەبێ کە ئایا چی دروستەکە کواڵیتەکەی چۆنە سەلامەتەکەی چۆنە سرتیفیکیتەکە پێش 2 ڕۆژ تقریبا دەبێ گەشتی بێتە ئەو وڵاتە و سەیری دەکات کاتێک ئەو بەرهەمە بەقی بە شەمەندەفەرە یا بە پاپۆڕە یا بە تیاری بە هەر شتێکە کاتێک دەگاتە سەر حدود و ئەو داخلی وڵاتە دەبێت فحوساتێکی زۆر بەسیتی بۆ دەکرێت بۆ چونکە ئۆڕەدی سرتیفیکیتی بۆ ناردووە ئەم ئەسەفاتانەی هەیە هەر خەلەلێک هەبێت لەو شتەیە هەوڵاتیەک سکاڵای هەبێت لەسەر بەرهەمێکی خۆراکی لەسەر یەکێک لەم ماتریاڵانە ئەو سکاڵای ئەو کۆمپانیایە ئەو کارگەی دەچێتە لیستی بلاک لیستەوە و بە هیچ جۆرە خۆراک و بەدەواتی لێن هەر هاوڵاتیەکیش بۆ خۆتەزانی باوانی دامەزێنەر لە ئەمریکا کاستمەر ڕیت مافی بەکاربەر لە دەستورا هاتووە هەر کەسێک ئیسپاتی بکە کە تووشی نەخۆشی بوو پێستی تێکچوو ئەتوانێت ئەو کۆمپانیا سکاڵا ملیۆنان دۆلاری لێ بسەنە بەس من یەک پرسیارەکەم ئێستا ئەم خاتونانەی لێرەن بەس لەیەوە پرسم چەندتان بە موادی قاپشتنەکان دەست بەرز بکاتەوە دەستی تووشی وشک بوونەوە بووە ها ئەوە یەک ئەوە دوو ئەوە سێ ئەوە چوار ئەوە پێنج تۆ قاپ ناشۆ یا دەسەوای لەنە نایشوە ئەوە دوانیان لەم بەر قاپ ناشۆن بۆیە دەستیان وشک نەبووتەوە ئەوە وتمان پێنج ئەوە شەش ئەوە حەوت ئەوە هەشت ئەوە نۆ ئەوە دا ئەوە یانزە چواریان کە ئەڵێن ئێمە مەسەڵەن کەمتر دیارەت بواریان هەیە قاپشۆن یا ڕەنگە دەستی دایکە داماوەکان وشک بێتەوە خۆشیان ئەڵێن وە تەوانەوانی شەیشۆن لە بەشی ناوخۆی ئەو بۆ سوحبەت تەیڵەمەمویان خانمی ئیشکەر و دڵسۆزن بۆ خۆیان و کەسوکاریان باشە ئەمە هی ئەوە نییە کە توێژینەوەی زۆر گەورە بکرێت لە وڵاتەدا لە ناو بەرنمەیەکە لە 95 دەستی وشکە بێتەوە بەڵێ بەدڵنیایەوە بەس ویستم کاکردن بڕاستی ئەمە گرنگە ئەمە هەموو جارێ هەر باس دەکەم و هەر تێپەڕێ و ئەڕات نە سیاسی جواب ماتەوە نە مامۆسای جامیعە جواب ماتەوە نە بازرگان جواب ماتەوە نە ژووری بازرگانی جواب ماتەوە ئاخر معقولە لە 180 ژنی ئەم وڵاتە بڵێ من پێستم وشکە بێتەوە پێستمە قڵیشێت توتە پێستە هەرە قڵیشەیە بێ بە خەت وانە خوشکە ئێخرەوە معقولە ئەوە نمونەیەکە لە خەرمانە ئەگەر خەوسێکم دێ بەنسبەت ئەو بەرەمانە خۆی شادەی منشا هەیە
من ئەوە ناڵم من شادە و شت ناڵم ئەتوانی بەس موادی پاکەرەوە لە کوێی دنیادا ئێستا بچیت ئەڵمانیا و سوید لەناو بەرنمەیەکە لە سانە و پێنج ژنەکانە لە وڵایمە دەستمان و شک بۆتەوە هەروەبێ بە قسەی پێشکەشکارێک وەڕات و هەفتەی ئایندەش اعتیادی نەکەس محاسەباکرێ نە توێژینەوەیەکە کرێ نە لێ پرسرێتەوە ئەو بەس بۆ نمونەیەک هێنامەوە توێژینەوەکان دەکرێت ئەمە ئێستا کە ئەومان هەیە یعنی کەسی هیومان ریسۆرسی باشمان هەیە کەسی ئەکادمی باشمان هەیە بەس ئەو توێژینەوەانە کە دەکرێت وەکو برەی دادەندرێ لە لایەک تۆزی لەسەر دەنیشی یعنی ئیشی پێ ناکرێت ئەم خەڵکە بۆ دەستەوە شک نابێتەوە وڵی زۆر بەکار ناینم ئەمن بەس کە بەکاری دەینم من تایبەتی باش وەرەگەن دەستکەش دەکەم ینی شتێکی باش بەکار دەینم یانیش زوو ینی کرێم شتیوا لێ دەدەم کە وە دەکاتن پاشی قاپشتنی هەر کرێمی لێدا ئەسم بەخۆی وشک نابیتن توێژینەوەکان هەیە دەشکرێ و زۆر کەسی ئەکتڤمان هەیە بەس ئەو هەماهەنگیە نییە لە مابینی ئەوەی کە لە زانکۆکان ئەو توێژنەوە دەکرێت تا چەند دەستە بواری جێبەجێکردن یعنی ئەمە ئێستاکە لە زانکۆی هەولێری پزیشکی لەوانەیە توێژینەوەی زۆر باش بکرێت بەس ئایا وزارەتی تەندروستی بە توێژینەوەکانی مەدەکاتن ئایا وەری دەگریتن تەطبیقی دەکاتن ئەلێرکوانە ئەو هەماهەنگیە نییە کە توێژینەوەکان هەتا چەند کاری پێ لەسەر موادی پاکەرەوەکان خۆت ئەم هەموو تێبینی و سەرنجەت نووسێ ئەوشی تێدا تێبینیت هەیە لەسەر موادی پاکەرەوە لە وڵاتەدا خۆم ئەمن توێژەر نیمە لە بواری ئەزانم ئەم تێبینیەکانت نەکتۆژینەوە لێرە ماوەدی پاکەرەوە کەمە ئێستا باسی پیفاس دەکەین لە ناو وەکو پێشترێژ گوتم لە ناو ماوەدی پاکەرەوە هەیە ڕێژە چ تێدایە بەس ئەو ڕێژەیە تا چەند بەرکەوتت دەبیتن لەگەری خۆی خراپی ئەو مادەی پیفاسە چیە کە لە ناو خانە چەوریەکان خۆی حەشار دەدا یعنی حەزی لە چەوریە 3 سار هەتا 8 ساری دەوێتن هەتا لە جستت پاک دەبیتەوە ئەگەر ڕێژەی کەمیش بی هەر جارێ هەردوو چەند ئەکسپۆژەرت چەند معڕەزی لە بۆی ئایا چەند خواردنی فاستفود دەخۆی چەند بەکاردێنی ئەو منەزیفاتانە کە گریسی لا دەبە و چەوری لا دەباتن هەندێک لەم خانماناڵێن هەر قاپشتن نا هەر موادی قاپشتن نا هەندێک لە شامپۆکانیش شامپۆکان خاستن ئەوانەی کە پرچی لوز دەکا ئەوانە و مادەی پیفاسی تێدا کەوا دەکاتن پرچ لوس ئەوەی کە بریقارێکە بریقە دار دەکاتن و لوسی دەکاتن تاما ئەوە زۆرتر پیفاسی تێدا تاوەکو ئەوانە ئەو مادانێک کە ئەو وەکو برەی ڕووپۆش دەکرێتن یانی شتێکی مەیلە و ئەوەش مەلمەسێکی وەکو برەی لوس دەداتن ئەوجە شامپۆبی کۆندیشنەر ئەوەی کە لە ڕکلامەکانە قژی کچەکە شەپۆلەیات بریقەیەکی زۆریە تیشکاتەوە ئەم جۆرە شامپۆی پیفازی زۆرترتیا پیفاس ئەمە خۆ هەر ئەو پیفاسمان نییە کە ئەو ئیشەی بکاتن شتیت کەشمان هەیە سەیفە لەوانەیە وەکو سیلیکۆن بەس ئەو شتێک کە مەسەرەن ئەتو دەبی ئەگەر سیلیکۆن تێچوو زۆر ئەکید ئەوە تو تێچووی کەما خەرچیش وەکو گوتنی ئێستا لە بۆ هەرزانیەکەی لە ئەوەش لە سچ ڕادەوەستی هوشیاری چەند تا چەند هوشیارە لە هەندێک جار لەسەرەوەی ڕناوەستی کەسەکە کە پارەدارە کە پارەدار نییە لەسەر وشیاری خۆی ڕادەوەسیتن خۆ لە هەموو وڵاتەکان کەش هەیە کە شتی خراپ و باشەیە بەس ئایا چەند وشیارە ئەو کەسەیە چەند ئەوەی خۆی دەکاتن وشیاریان کەرەوە چۆن شامپۆ بکڕێ و خانمەی کە ئێستا بە دیارتەوە دانیشتۆ خۆی ئەمە ئێستاەوە باسی سەیری محتەواکەی بکات دەبی تەماشای بکاتن چی لێ نووسرا بوو خەتەرە ئەو پیفاسە پیفاسفری بەس پیفاسفری لێرە هێشتا نەبووە بە نەریت نانووسرێت هەر شتێک فلۆر ئەو پۆلیمەرانەی تێدابی کە فلۆرینەیتدا ئەوانە تەوا پیفاسە یعنی سەبستانسەکانی پیفاسە ئەومە مەجای پۆلیمەراتە ئێستا ئێمە لاتان وا بزانم ئێوە لە شەریکێکی پاکەرەوەن و قسەتان هەیە بەڵێ زۆر سپاس دەکەم طبعا ئەوەی کە بەڕاستی گرنگە ڕەنگە مەسەن خەڵکێکی زۆر برێ من لە بابەتی ئەوەی نازانم ئەو کامێرایی ڕوتێ بکەن ئەوە طبعا ئەو کۆدانەیە کە تایبەتن بە مادە پلاستیکەکان یعنی ئەپلیکیشنمان لەو مۆبایلی هەیە زۆر بە تەبیعی دەتوانی لە ڕێگەی ئەپلیکیشن و مۆبایلەوە بۆ نووسی پلاستیک کۆچ یەکسەر بە ئاسانی دەداتێ دەتوانی زانیاری هەتەواو لەسەوەگری بۆ نمونە ئێستا ئەو دکتۆر باسی ئەوانەی کرد ئێستا من ئەوانە سیرکەن ئەو کۆدانێکم باز دەکەم یعنی طبعا ئێستا ئەوەی کە قاپ بە تایبەتی و قاپی سەفەری ئێستا خۆراک و شتی پێ بوونە ئەوەی کە بەڕاستی بە تایبەتی ماوەک پێشستاش ئاگادار بووم کە حکوومەت ئەوەی مەنع کرد بوون گۆشتی مەنع کرد کە لەو بابرێن ئەوەی قاپ پلاستیکیان دامرێت بەشی زۆری شەڕەکە من ڕاگرم بۆی خۆت بیبێت ئەو قاپ هونەر ئەحمەد بەڵێ ئێستاەوەی کە من سێرم کە بەڕاستی زۆربەی بازار پۆلیستارینە طبعا نێرە نووساتی خەتەر جدن لە هەمووان خەتەرترە
يعني ئەو کامیان لە هەمووان خەتەرترە پۆلیستارینە کە لە پشتەوەی تابان هەیە لێبڵەکەی نووسراە ئەو یان ئەوتە ژمارەکە نووسراوە بۆ نووسراوە ژمارە 6 یان ئەوتە ناوی مادەکەش نووسرا PS کەەوە دەکاتە پۆلیستارین ئەوە لەسەر هەموو لەسەر چ قاپێ بێ ئەمە هەبێت ئەوە لە سقاپی بەتابەتی ئەوانی کە گۆشت فرۆشەکانن کە گۆشتی دەپێچنەوە ئێستا مارکێتمانی مارکەتی گۆشتی ئەوەی کە گۆشتی سوور بەشی زۆری ئەو پۆلیستارینەیە ئێ باشە ئەمە دەچێت ئەمەی لێ نووسرا بێ تەندروستە تەندروست نییەوە بەکارێنانەکەی ئەوەیە کە مشکلەی تێدا هەیە لەبەر ئەوەی چیە هەتا بابەتی ریسایکلین کەشی ئەمە قاپی گۆشت ئەمەی تر چییە ئەوانش بڵێ ئەوەی کە بڵێ ئەوەی کە هەمووان بابرین ئامنترە کە بەکاری بینین پێ دەڵێن های دێنستی پۆلی ئەثیرین کە بەڕاستی ئەوەش ئەمە دەبین لە بازار بەشی زۆری ئەوەی تێدا هەیە های دێنستی پۆلی ئەثیرین ئەوە بەس بشکلێکی عام ئەوانە هەندێکیانەوە کەسا بوون نمونە ئەو ئێستا ئەبێ ئەمە لەسەر هیچ نەبێت بەڵێ کاکڕن من شتێک ئێستا هەرچی ئەمەی لەسەر بوو تەندروست نییە کامە ئەوانە بەپێی ژمارەکان تەماشەکە نووسراچی ئەختەر ئەنواع کە های دێنستی پۆلی ئەثیرین لە هەموو خەتەرترە ئینجا دوایە نووسرا PS کە خەتەر لە هەموو خەتەرترە کەواتە کە دەسی بۆ نمونە لە مارکێتم بەڕاستی تۆ ئەوە داخلی ناو کوردستان کراوە لێبڵەکە لێستە دراوە بەڵام کە تو زانیاری تێ بدەڵ کاکە من و بەکار ناینم دەتوانی بەکارێنی زۆر طبیعیە یعنی ئەمن بە هەموو جا دەڵێم و کە دەچمە فڕنی نان و فڕنی سەمون جارە نازانم ئەوەی بە بیری مابی کە تەمەنی تۆزە گەورەتر بی لەوانە دکتۆر لە بیری مابی کاتان زەمبیلێکی بچووکمان لە ماڵەوە هەبوو دەمان برد سەمونمان تێ دەکرد سەرمان بە ئەوەی دادەپۆشی قەت علاگەمان بەکار نەدێنە ئێستا لە ماڵنی علاگەی تێدا نەبی پڕی علاگەی جوان لە ماڵی علاگەی جوانی دەمەدانەوە بۆ هەدیە شتیوا دەیباتەوە ئەوانە هەمووی موادی خەتەرە کە تو باسی زەنابت کرد طبعا مشکلەکە لەوەی دانیە مشکلەکە لە ریسایکلین کەشیایە خەڵک وا دەزانێ ئەو مادە پۆلیمەرانە کە ئێمە بەکاردێنین تەنها مادە پۆلیمەرێکەیە کۆمەڵێک ئەدیتیفی تێ دەکرێت تاوەکو نەرم بی یان تێوە ڕقبی تەحملی شتی بکە سیر کە ئەو مادان ئێستا لە وڵاتان هەمووی منعکرایەک لەوانە بیسفینۆڵ ئەیە کە بەشی زۆری ئەو مادانە خەتەرن بۆ نمونە ئەوە دراسەیەکە یەک لەو دراسانە دەڵێت چی 4200 مادەی کیمیایی مەترسیدان لە مادە پلاستیکیانە 4200 یان لەو 4200 تەنها 3600 تشخیص نەکراوە کەواتە چەندی تشخیص 800 تشخیص کراوە یعنی ئەویت کرد مادەی نەزانراوە 800 چەندی لێرە ڕێپێدرا و زۆر گرنگ نییە ئێستا بۆ نمونە ئەو مادان هیچ ڕێپێدران یەک لەوانە بیسفینۆڵ ئێستا لە وڵاتان بەشی زۆری ئەی لێرە تێدان بنزینەکەمان بۆ نمونە موادی لیدی تێدا بڵێ لە دنیادا خۆتە زانی لە شارە وەنیە بەڵام تێدایمە تێدا ئەڵام ئەم پلاستیکانەی ئێرە لەوانەیە ئەو 800 بڕێکی زۆری تێدا بێت چونکە چاودێریە وردەکەن بۆ نمونە من ئێستامان زانین پێڵاوی چرم کە سعرەکەی زۆر گرانە گە چەرمی ئەسلی بی ئێستا مەچمانێت چەرمی ئەوەشمانەیە کە پێدەرن ئەوەی دروست کراوە مفەبرەک کە سێنتیکە کە ئینسان دروستی کردووە دەزانی ئێمە مادەی شتێ دەکەین کە پێرێن دای ئۆکتال فثالێتی تێ دەکەین ئەوە بۆ نەرمکردنەوەیە طبعا ئێستا لە ساڵی 1990 ئەو مادێ منعکراوە بە هیچ شێوەیەک نابی بەکاری بینی بەڵام ئەو مادێ هەیە لە بازار هەیە دەتوانی زۆر بە ئاسانی لێرە نارێم لەو دەرەوە دەتوانی داوای بکەی بۆت بێتن ڕەنگە مەسەڵ خەڵکێک بنازم بەڕاستی ئەمن کاک ڕەنج مشکلەی چییە ئەوە دکتۆر دەزانی موادی مەجهول کە دێتن تشخیصکردنی زۆر زەحمەتە تۆ ناتوانانی تشخیصی کەی من ئێستا دەڵێمەوە کە سێکندەری پۆلوتان باسی جلو بەرگم بۆ بکە لەگەڵ سەرجێگەیە بە تایبەتی هی مناڵ تۆ بەردەوام سەرە لەسەر سەرینەکەیە یا بڕوان پێ بکە تۆ خۆت نەتبینیوە سەرجێگە هەیە بە 5000 هینی ژووری هینی پێخەفی دوو نەفەری ئاخر ئەوە ئەگەر پۆلیمەرات نەبێ ئەگەر ئەمە لۆکە بێت بەوەندە ئیدەن لۆکەش خۆمات ئەمە دەبی ئاگادار بین ینی پۆلیمەرمانێ سروشتیە پۆلیمەریشمانێ دەستکردی مرۆڤە بەڵام لێرە من خەڵک نامێ بترسێنم کە لە بابەتی پۆلیمەر لەبەرەوە پۆلیمەر بتێنێتەوێ کە مادی پلاستیکی پێدرن کە بەڕاستی لە سەرەتا پۆلیمەری سروشتی دایما بەرهەمەکەی گرانتر نییە بەڵێ گرانترە بۆچی گرانترە خۆی پۆلیمەری ئەمە بۆچی پەناما بردە بەر پۆلیمەر دەستکردەکان لەبەر ئەوەی گرانتر بوو لەبەرەوەی داواکاری زۆر بوو لەسەر هەروان نرخەکانیشی خۆی ئەمە نابی کاکڕنج بە خراپی باسی پۆلیمەریش بکەین چکە پۆلیمەر خزمەتێکی زۆری مرۆڤایەت کردێ بۆ نمونە ئێمە بەشی زۆری ئێستا دەتوانین ئەوانەی کە دەڵێن بۆڕێکانی بۆڕی ئێستا بۆڕی ئێمە پلاستیک دادنێتوانی بۆ لە کاتی عملیات دابنێ کەواتە تو ناتوانی بڵێ وەڵا پۆلیمەر خزمەتی مرۆڤایەتی نەکردووە خزمەتی کردووە بەڵام لە بەرامبەریشدا خراپەکانی هەیە چۆن دەتوانین خۆمان لە خراپەکانی پارێزین بە وشیارکردنەوە وەروە کەم بەکارێنانی نمونەی بەسیط پێ برێمەوە لە وڵاتەکانی دەرەوە کە دەچی لە مارکێت چش دەکڕی خەچ دەکاتە بۆ نەعەلاگە علاگەی یەکەمت فریە علاگەی دوم دەکاتە پارە تاکسی لەسەر دادنێ من دەڵێمەوە بۆ نمونە
ئێستا یەک لەوانە کە باز دەکەم ئەوەی کەپەنی قونچی زغاری پێدەنین باوەڕتە بی خەتەرترین ئەو مادە کە فرتەری زغاریکە ئەوەی کە فڕێ دەدەین کە ژینگەی پیس دەکا باوەڕتە پێویستی بە 500 ساڵ هەیە تاوەکوشی دەبیتەوە ماسیش دەکوژێ لەناو بەتاکید ئێستاوە بۆ نمونە ئەوەی کە جەنابەت پیفاسی پێ دەڵێن مختصری پۆلی فرۆنەر سەبستانس طبعا ئەو مادەیە جگە لەوەی کە مادەیەکی خەتەرناکە لەبەرەوەی شیبوونەوەی زەحمەتە شیبوونەوەی زەحمەتە لەبەرەوەی ئەو بەندانی کە هەیەی بەندەکان زۆر بەقوتن شیبوونەوەیان لەسە ناکرێ بۆیە تۆ نمونەتی ئەو مادانە دەخێناو زبڵدان باشە فڕی دەدەن بێکەوە دەبینی بە هاوینان پلەی گەرمی دکتۆر سیروان لەوانێ بزانی ئەمە دەڵێن وڵا دەرەجە حرارەت 45 ئەوە لە سێبەرە طبعا ئەگەر هاتوو بە شێوەی ڕاستەخۆ ئەوانە ئەو مادانە و تێکەڵ بە یەکتر دەبن کارێکی کیمیایی ئەنجام بدەن جگە لەوەی کە دەڵێم هەوا پیس دەکا کە ئاو بە خاکت لە پیس دەکا دەستە ناو پێکاتی هەواش ئێستا دەرچووە ئەوە یەکێکە لەو مادانی کە کاریگەی لەسەر چینی ئۆزۆنی شەیە جا ئەوە منم بەیانە ئەوەیان بەرنامە شتێکم لەسەر خوێنەوە ئەڵێ کە تێکەڵی خاکە بێت خاکە کشت و کاڵیەکە ئەو پیفاسە لە ڕێگەی ئاوەکە و خاکەکەەوە ئەچێ بۆ سێوەکە ئەچێ بۆ پێکاتەی نیوەکان ئەچێتە ناو سەوزەوە ئەچێتە ناو کەرەوزەوە چۆن ئەوە هێوی میتالەکان کۆمە دەڵێن هێوی میتالەکان دەستە ناوی ئێستا کاک ڕەنج سیرکەوە پیفاسە لە پاکارێنانەکانی تەمان بەڕاستی بەکارێنان یەکجار زۆری هەیە یەک لەوانە بۆ کەسانی کە لە ئەگەر کوژێنەوەی ئیش دەکەن ئەوەی کە ئەمە دەڵێن چکولێت ئەو چکولێت کە ئەوەی کە لە ناوی دەکەین ئەوە تێیدایە بۆ نمونە ئەوەی تازە دکتۆر باسی کرد کە ئێمە کە پێی دەڵێن ئەوەی مایکرۆیف ئەوەی کە گەرمە شامی تێ دەکەین ئەوە لە پێکاتەکانیتی ئەوەی کە بیزا کارتۆنی بیزەی بەشی زۆری و مادەیە بەشی زۆری و مادەی کە کاغەزە ئەوە بۆ تایەتی کرا ڕۆپۆش کەس ئەم پیزایان ناسووتێ هەم گەرمێک بە پیفاس ئەوجا ئەوەی باشەکە ئەو پیزا گەرمەی بەرەکەوێ نا لە چاورەکەی بڵاو بێتەوە سێری کە پشتەوەی هەرێتیا ئەوە بۆ ئەوەیە بەڕاستی مادەی ئەنتی بابرین ئەوەیە لاستق ینی بابرین ناری پێ و نووسێ ئەوە بۆی ئەوەی دادەنێن ئەو علاگە تەنکی کە خواردنی پێچینەوە ڕون و شەفاف و جوان هەر ئەوە کارەساتەوە پۆلی ئەمایدە هەر زۆر کارەساتە ئەوە تازە لەگە دکتۆری باسمان کرد دەچیا ئەوانەی قوڕی کۆ بکەن بە سەرمانە گەرێمە بەقسەیەوە بکەن بەڕاستیە بێ لەوانەیە هەموو شتێکاوانێ دەربێ کەواتە لەوانەیە مەدەچینە ئەوەکان ئێستا کۆلێرە بەڕون هەیە کەواتە بەمەست خۆینەوە بەمەست خۆینەوە تەسەورکەواتە پەڕێک لە خۆمان بە ئاڵێنی نوچینەوە بۆ دارستان تەسەور دەکەی من چویمە ئەوەی بکڕم باوەڕتەبی کولێرە بەڕونەوەی کە درێ بە پەنیر باشە نایلۆن لەسەر دانا نایلۆن لەکە لەگەری تەفاعلی کردیانی ئەوە هەموو پێکاتەکانی پۆلی ئەمە دەگەن ستە ناوی بەس کاکڕەت عەفوان ئەگەر ئیزافێک بۆ قسەکانی زانمنەوە بۆ خۆشی وتم بەڵام بەڕوان پێ بکە لە وڵاتان زۆری ئەم شتانە حەل کراوە کاکڕەت زانی چییە ئێمە بە هەندێک چیش هەیە بێ ورای ئەوەش بین چونکە هەندێک لەم نایلۆنانە مەسەلەن جۆرێکمان هەیەەوەی کە ئەکرێتە مریشکی تێکرێت یا سوورێتەوە ناو فڕنا ئەمە ئەم جۆرە نایلۆنە زۆر تەبیعیە بۆ چونکە ئەمە تێرمۆپلاستیکە واتە مقاومەی گەرمی ئەکا هیچ قابلی ئەوە نیە تەحەلیل چۆن نەزانین خۆ مەسەلە نەزانی چی خۆزگە لە زانکۆی سەلاحەدین توێژینەوەیەکتانە کرد ئەتانوت ئەوەتانە 10 سامپڵی ئەم نایلۆنەمان وەرگرت تەندروست دەرچوو هەرنەکەرەوە هەر فۆی لە کەشمانێ ئەلمینەوە کەشمانێ تەنکەکە بە هەمان بەکارێنێ بۆ گەرمکردنەوەی خۆراکمانە بە مەرجێک ئەو خۆراکی کە تۆ بەکارێنێنی ئەسیدیتی نەبێ مەسان کەمیەتێکی زۆر لیمۆی پێوە مەکە حموزەکەی ئەسیدێکترشیەکەی دابەزێنی یاخود مادێکی پێوە مەکە تفتیەکەی بەرز بکەیتەوە بەکوڕۆکۆلی ئەمانە دکتۆر مایکرۆوەیف خراپە خواردنی تیا گەرم بکەیتەوە مەترسیە لە موادی پلاستیکی خۆی هەر شتێک ئەو ماوادە پلاستیکیانە ئەگەر بە گەرمی ئەگەر وا بکاتن بە گەرمی تەفاعل بکاتن لەگەر کارلێک بکە لەگە خواردنەکەی بێگومان چکەوە گەرمی دەداتێ یعنی مایکرۆڤەکە کە گەرمی دەداتێ ئەگەر ناو پلاستیکی بی طبعا خەتەرترە لەوەی کە ئەگەر قاپەکەی خۆی بە مایکرۆیف هیچ مەترسیەکیە بۆ تەزانی مایکرۆڤ گەردیلەکانی خۆراکەکە ئەجوڵێنێت خۆی ئەمە هەروەها قسەی دەکەین لەوانەیە هەندێک جار دەرەین خراپە بەس بە پێی توێژینەوەکان کە ئەوها نەسلمەندرا کە زۆر خراپە و تەسیریمان لێ دەکات بەر بۆ زانیاری لەبەرەوەی بەڕاستی ئەمە دەزانی دکتۆر ئەمە تەکنۆلۆژیای مایکرۆیف بەکاردێنین بۆ هەندێک کارێکی کیمیاوی ئەمە بەڕاستی زۆرمان بەکارینە و هەندێک مامۆستاشمان بەکاریانی نە بابەتی ئەوەی خۆی مایکرۆیڤیشی چییە بەعکسی ئەوەی کە من زەن ئەوانەیە گەرمیەکە لە ناوەوە دەردەچی دابەشی دەکا ئەوە وەردەگری و تەوزیع دەبی بۆیە دەبینی کاتێک کە تو خۆراکێک دەخێ ناو مایکرۆویڤ یەکسەر
وا دزای فرێشە تازە حازر کردووە بەڵام دراساتی وانە بڕێ مایکرۆیف خراپە بەڵام بۆچی ئەو بۆ نمونە ئەوەی کە تەبقەیەکی جامەکە هەیە تەبقەی ئەستورە و ڕەشیشە چکەوە بەڕاستی ئیشعاکانی کاریگە لەسەر مرۆڤەیە بەدەلیلی تیشکی مایکرۆیف هەتی شش تایبەتە مایکرۆیڤە تیشێکەوە کوچۆنەمە بابرین سەری وەنەوە شەیمانەیە ناوی تیشکەکە ناوی تیشکەکەی مایکرۆیڤ بەڵێ ئەو تیشکەیە لێدا مایکرۆ وەیڤی مایکرۆ خۆی چییە بەڕاستی ئەوە لەگەر گەردیلەکانی پۆلەریش دەکا وەکو چی بۆ نمونە ئاو ئێمە دەزانین بۆ نمونە چاوی ئێمە ئێستا دەزانین جسمی ئاوی زۆر تێدایە ئەگەر هاتوو بە بەردەوامی تۆ بەکاری بینی بەڵام ئەو تەبقەیە وەکو باسم کە تەبقەیەکی زۆر ئەستور نەبی وەروەها ئەگەر هاتوو بابرێن لەونی تاریک نەی بۆی کاریگەری زۆر ئەگەر بە بەردەوام بەکاری بینی بە تایبەتیوان لە تاقیگان بەکاردێنن کاریگەری لەسەر چ هەیە مامۆستایەکمانەیە بۆ نمونە بەڕاستی من ئەوە یەک لەوانە کە بخۆی زۆری بەکارینە ئەو پێلو چاوانی ڕق بوو ئێرانە ئەوانەی هەستی دەکەن بەڵێ هەستی کە ڕق بوو بۆ لەبەر ئەوەی ئیش لەسەر پۆلەر دەکات پۆلەر ئاویش پۆلەرە ئێمە زانین ناو دسمیسان ئەومانێک زار زۆرە بۆ دەرگاکەی دانەخست بوو نا دەرگاکە نا چکە بەڕاستی ئەمە ئەو مایکرۆیڤەکە بەکاردێنین مایکرۆیڤەکەمان کردبووە وەکو فۆلکلۆریمان لێ کرد بەڕاستی ئێمە کردمانە مختبەری مایکرۆیڤی دەرەوە بوو هینامان سەرەکەیمان کون کرد بۆی هەندێک تەجروبەی بخۆمان لەسەر تیشک دزەی کرد بۆ تیشکیەکە دزەی دەکا بەڵێ دزەی دەکا کاگرت من تێزی دکتۆراکەم لەسەر مایکرۆوەیڤەوە بەڵام وەکو سیستەمێکی کۆنتینیوس یعنی وەکو سیستەمێکی بەردەوام بۆ بەکارم هێناوە بۆ بەستەرەکردنی شەربەت و بەراوردم کردووە لەگەڵ ئەو شەربەتەی کە تۆ بە طریقەی تەقلیدی واتە لەسەر ئاگر تەندروستیەکەی چی علاقەمان باش تێستی چیمان کردو کوالیتی خۆ شەربەتەکەمان کردو بزانین ئایا معاملەکردنی ئەم شەربەتە بە مایکرۆوەیڤ و بە طریقەی قەدیم کامیان کوالیتی خۆراکەکەت باشتر لێتەوە کامیان زۆرترین مایکرۆ ئۆرگانیزمس بۆ لەناو دەبات ئەوەی کە من لە تەجروبەکەم کە لە ئەمریکا کردومە زۆرترین مایکرۆ ئۆرگانیزم بە واسطەی مایکرۆیڤەکەەوە لە ناوچوو بەراورد بە تەقلیدەکە زائیدەنەوەی کە کوالیتی ئەو شەربەتەی کە من بەردەستم گەشت لە هەندێک لە ڤیتامینات و فینۆلیک و موادی فینۆلیک لەوەی کە لە شەربەتەکە هەما بۆ بە مایکرۆوەیڤ زۆر باشتر بوو لەوەی کە طریقەی تەقلیدی بەڵام لە هەمان کاتیشدا دەیان توێژینەوەش هەیە ئەڵێ مایکرۆوەیڤ باش نییە دەیان توێژینەوەش هەیە ئەڵێ باشە ئەمە هێشتا یەکلایی نەبووتەوە بۆیە هەموو شتانی کە دەوترێت ئەمڕۆ ئەڵێم ئەمە باش نییە بڵێم باشە ڕەنگە سبەینێ خراپ بێ وەکو ئەو پیفاسا وەکو ئەو پۆلیتێتافلۆرۆ ئەتیلینا ئەمانە مەوادێکن کاکڕنج ئەمانە هەمووی بەکار هاتووە چەندین ساڵە و FDA USDA هەتا دەستگای سەلامەتی کەنەدا پڕاستی کردوێتەوە کە کێشەی تەندروستی نییە بەڵام لەم ئەخیرانەیە ئەڵێ تەندروستی کێشەی هەیە بۆ تەندروستی بۆیە ڕەفزیان کردوێتەوە کەواتە شتانی کە لە توێژینەوە دەستمان دەکەوێت مەرج نییە بۆ هەتایە باش بێ ڕەنگە بۆ چەند ساڵێک تەمدید بێ بمێنێتەوە بەڵام پاش چەند ساڵێک زانست 20 ساڵمێنێ توێژینەوەکان 20 ساڵمێنێ بۆ پۆلیمەراتی دەستکردیش ڕاستە پۆلیمەر احتیمال هەیە مەسەلەن ئەوەی کە ئێستا زانستەڵێ خراپە ڕۆژە وڵای وەڵا باش بوو ئەوە بڵێ بە توێژینەوە دەتوانی بەڕاستی ئەمە مجای دەڵێنەوە کەسی ئەکادیمی کە دێ باسی شتێک دەکات دەبێ بە سەپۆرتی شەکەی خۆیکە بە توێژینەوە ئێستا بنمونەچی بنێمەوەی کە سەپۆرتی قسەکەی دکتۆرە بکە سێکە ئەوم پێکاتەکانی یەکێک لەوانە بەڕاستی گەورەترین مشکلەمان ئەوەیە کە بۆ ژنی سەگ پڕخراپە ئەوە بەنزایلدای میسال ئەمۆنیۆم کلۆرایدەکە لە پێکاتەی سبغی پرسدایە قشدایە سێکە ئەو پێکاتانە ئەوە تەمان توێژینەوە کە لە ساڵی 2023 بڵاو کراوەتەوە سێکە بزانە بەستەنها لەسەر بابرین ئافرەتی زگپڕ چەند شتێک دروستەکە یەکەم کاریگەری لەسەر جینەکان دەکا ئەمە بەس بۆ یاخی قش نانا بۆ یاقی قش نا ئێستا بۆ نمونە ئەوەیان ئەدەی با من ئەوە بۆی خەڵک تێبڵێ ئەوە هێر پرۆدەکتە بۆ نمونە ئەوەی کەیان کێم ئێر فرێشەکە بەکاردین بەڕاستی گەورەترین مشکلەمانەوە لە وڵات لە خۆتمان ئەوەی کە پێی دەڵێن لە ماڵەوە بەکاردی ئێر فرێش بۆ ئەوەی کە بۆنی ماڵەوە خۆشکە خەتەرترین مادەکان لە ماڵەوە بەکاردین بەداخەوە ئەوەی کیان کە پۆلیئەتیلین گلایکۆلە کە دەستە ناو بۆ نمونە شامپۆ و ئەوەی کە پێی دەڵێن پرۆتینی پرچقژ وانە بسفینۆڵ ئەی ئەوەی ستا هەر مەنعکراوە هەر لە ساڵی 1990 مەنعکراوە سێکە بزانێت چکە لە بارچوونی دروست دەکا بێجگەلەوەی عقمی دروست دەکا کە دەڵێن کە منداڵ نەبوون دروست دەوی باشە شێرپەنجەی دروست دەکا جگەلەوەی لە دایکبوونی پێشوەختە ئێستا ڕۆژیش من بەڕاستی دکتۆرێک هاتە سەر تەلەڤیزیۆن وتی ئێستا گەورەترین کێشەمانەوەیە لە دایکبوونی پێشوەختە یعنی ناگاتە کاتی خۆی دەبینی منداڵەکە دەبی ئەو زانی دکتۆرە نازم بەڕاستی معلوماتی ناتوانم لە زیاتی و قسە بکەم بەڵام منداڵی پێشوەختە ئەکید فەرقێکی زۆری هەیە لەگەوەی کە لە منداڵەکە لە کاتی خۆی
دەبیتن باشە بۆەوەی بەس ئەمە سەپۆرتی- هێشتا ئەم قسانت ڕوون نییە بۆ خەڵکی گشتی ژنێکی سکپڕ خۆی لە چی و چی دوور بگرێت لە بەپێ ئەمە ئەوەیە ئێرفرێشە ئەوەی کە گوتمان بۆنی هەوا بۆن خۆشکەری پێڵەن بە هیچ شێوەیەک ناوماڵ باشە پرسیارێک لە خۆمان بکەینەوە باشە خوا ئەو خەنە باشە هەیە کە طبیعیە سروشتیە بۆچی دەسم ئەو سبغانە بەکاردین ئێستا ئەویش ئەوەی پێیا بووە تەقلیدەکەی پێیا بووە على كل حال هەیە خۆمان هەیە دەتوانی لە کوالتی باش بگەڕێ بەڕاستیشتی کوالتی باشەوە باسی کرد ئەم شتەی کەوتە لە دنیادا مەمنوع لێرە هەیە بسفینۆڵی لەوانێ ناو موادی پلاستیشی داهی بەڵام بەڕاستی دڵنیانی مەلەوەی بەس ئەوە منع کراوە ئێستا حالیان ئەوەیان کە پێدەن دایۆکتار فثالەیتیش بە هەمان شێوە ئەوەی وەکو باسم کرد ئەو وەکو ئەدیتیڤ ئیزافە دەکرێت مشکلەمان لەوەیە ئەمە هەر شتێکی کە بۆ نمونە قژ دەڵێ ئەمە بۆیە قژ بەکاردێنم بۆیە قژ مادی ئەدیتیڤ دەکرێت ئەو ئەدیتیڤ چییە بۆی نەرمی کاتەوە ئێستا هەمومان زانین بوون مەگەر هاتوو ئەو بۆ نمونە بۆیە قژ کە وەکو خۆی بەکاری بینیەوە باوەڕتێ قژت ئەوە دەکارڕق دەکا هیچ سوودی لێ نابینی بەڵام هەندێک ئەدیتیڤی دەکرێت ئەو ئەدیتیڤانە کارەساتەکەیە من ئەوەی دەڵێمەوە دەڵێم کاکە کارگەمان هەیە نووسیتی کارگەی ریسایکلینگ دەڵێ کارگە ریسایکلینگدان باش کاکە ریسایکلینگ داناوە ئەتو توزانی ئەو مادێتی تێدایە باشە دەستخۆش فەرموو برای من دەستخۆشی و بەرنامە یاخوا بەخێر بێت سەرەتا دەمەوێت بۆ جەنابی دکتۆرە برێم کەوا کارگەی پاکەرەوە هیچ مەوادێکی پیفاس بەکار نایەندرێ ینی لە کوردستان بە شێوەیەکی گشتی ئێمە 10 ساڵە کارگەمان هەیە لە کوردستانە ئیشەکەن و پێشتر ئیشی پاکەرەوەمان کردووە وابزانم ئێستا کە هەندێک موادی پاکەرەوەی کوردستان دەچێت بۆ ئەڵمانیاش هەفتەی پێش و باسکرا لە بەرنامەکەەوە بۆ ئەوەش کە کەس دێریتانەکایەوە بۆ ئەوەی کە کەس جوابی تو ناداتەوە بۆ دەستی ئەو دادانە ئەستوێ باشە یان ئەقرشێت ئەو شتانە کاگرانز دەمێ ینی لە چەند خاڵێک ئەگرێتەوە یەکێ لەوانە بەداخەوە نەبوونی هۆشیاری بەکارهێنانی موادی پاکەرەوە لەلایەن ئافرەتانەوە باشە هیچ موادێکی پاکەرەوە نابێ بەدەست دەستی بەکار بێنین دەبێت ئیلا کەڤیان پەنجەوانە لە دەستیا بێ ئەمە یەک ڕاستە کوالێتی موادەکە تەسیرەکات بەڵام بە شێوەیەکی گشتی ئەبێ کەڤیان پەنجەوانە دەستا بێت دوو ئەم دەست قریشانوینە عادەتەن هەر لە دستانانە تووشیانە بن لە هاوینانە توش نابن وایە لە هاوینە نییە ئاو خۆی دادا هەموو پێستێک هەموو پێستێگوانیە ئەزانمە بەسیە هەموو پێستێگوانیە ئەوە یەک دوو ئەو خانمەمایکیلا نەبوو باسی ئەکزیمای کرد کە پەیوەندیەکی ڕاستەوانەی هەیە لەگەڵ جۆری موادەکان خۆی ئەوە ئەکزیما زیاتر لە بۆنی دێ یعنی شتێک کە بۆنداربی شتێک کە بۆنداربی هەیەجانی دەکاتن بەس زۆری موادی پاکەرەوە بۆنی هەیە بۆن نییە مەسەلە کرێمات توشتی وا هەیە بێ بۆنە کە دەتوانی بەکاربینیتن کە دەزانی پێستت حساسە دەتوانی ئەو کرێمانە بەکاربینی کە بۆندار نییە ینی بۆنی لێ نایە و دەکات چکە هەمووی سایدی خۆی هەیە بەشێکی دژە چاوریە پێستی مرۆڤیش چاوری لەسەرە زاری وایە ئێستا لەم دستانە ئافرەتی وایە بە ئاوی سات دەستێ قرشێ بە ئاوی سارد وڵا لە بری ئەوان قسە نەکەی نازانم وایە قریشێ کاکڕنج بەنسبەت هاوینان وانین هاوینانی ژەڵێوە هاوینان ئەزانسی من دەڵێم چی دێم بەشێکی قاپەکاشە بۆیە مە لە بری کاگرنج بەشێکی چەند کەسە لە هاوین و زستان فەرقی نییە با خۆیان لێرەنەوە سەمپڵە نمونە هاوین و بەویژدانەوە قسە بکەن زستانان ئەڵێ زیاتر وای لێدێ ئەی هاوینانی شەر وای لێدێ ئەڵەن هەروای لێدێ بەس کەمتر بڕوا بکە 105 وای لێ نایێت ئەی ئەو پێنجە بۆ وای لێدێ ئەزانیت چۆن ئەو پێنجە بۆ وای لێدێ ئەو پێنجە حەسەم نارم نابێ بەبێ ینی بە دەستی ڕوود دەزە موادی پاکەرەوە بدرێت یعنی هیچ زەرەری نییە ئەم هەموو بەحس و دکتۆرەواڵن موادەکان بابە مواد هەیە زەرەری هەیە حەسەب مواد زەرەری هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی هەمووی بە دەستی ڕووتی نابێ پاکەرەوە بەڵا قسەکەت ڕاستە ئەگەر دەستکەش بەکار بێ باشترە کێ قسەی هەیە کاگرنجەگەر یارمەتی مێدەقا ئەو پاکەرەوانی کە لە ماڵانە بەکارێنێت علاقی بە چیەوەیە کاکرنج علاقی بە جورعەیە و مادە ئەکتیڤیتیەوەیە کە تایەتی ئەگە تەماشاشیکەی پاکەرەوەکان سعدیان جیاوازە لە بازارە هۆکارەکەی ئەوەیە کە هەندێک جا جورعەیە و مادەیە زیاتر لە ناوچەکەیەوە کە بەکارێنن زۆر ئاوی تیا بەکار ناهێنن بە خەستی بەکارێن بۆیە کاریگەری زیاتر لەسەر پێستەکە دەرەکەوێت دەست خۆش فەرموو
دەستخۆشی بەرنامەکەتان من پرسیارم هەیە دەربارەی بەڕێزی بازرگانی ژووری بازرگانی ئەو خۆی بەدەمی خۆی ئەڵێت کە ئێمە ئەزانین کەوا لە سنوورەکانەوە شتی خراپێتە ژوورۆ ئەی باشە بۆچی ڕێگری لێ ناکەن مادام خوان ئەزانمەوە دەخراپەکان یەتە ژوورۆ لێو ئەی بۆچی تاو کێسە ڕێگریتان لێ نەکردو لەسەری نهاتونەتە جۆ ئەبینین ماوە ئەبینین کە بۆ نمونە ئەڵێن ئەم ترێلێ هاتوۆش گیراوە یاخود موادی خراپێەوە بەس ئەوە یەکدانە ئەی 1990 تریکایەتە ژوورەوە زۆری ترماوادمان هێدێتە ژۆ جار یەکدانە ڕکلامی بۆ ئەکەین کە ئەلسازێمە ئاگامان لە بازارە بەڵام خۆ ئەبینین لە بازارشتی زۆر خراپتریشێ دخۆی لە هەموو بازارشتی باشەیە باشتر هەیە وەسەت هەیە و خراپ بەڵام ئەمەڵێ لەبەرەوەی کە خواست لەسەر شتی هەرزانە ئەمە وای کردووە کە زۆربەی بازرگانەکان شتی هەرزان بێنن بەڵام خراپ هەیە و خراپترینیش ئێمە خراپترینەکان لە ناو کوردستانیشە هەیە بۆچی ئەو خراپترینان ڕێن هەر نابا خراپەکە بێت خراپترینەکە نێت دکتۆر وەڵامت چییە؟ وەڵامم بە شێوەشی گشتی تاربەجی زاف شعرێکی هەیە دەڵێ لە دێرەشیاندا دەڵێ تا چاچی نەهاتی کەعبەتەینی یارەکەم شەژدەرم گیراوە داماوم بە دەستی نەردەوە کەواتە ئێمە لە هەموو لایەک دەورەمان گیراوە بەو شتە خراپانەی کە هەمومان ئەیبینین و بەکاری دەێنین میکاڤیلیش قسەیەکی هێڵە دەبێت تۆ وا حساب بکەی هەموو دەم لە حالەتی حربای لە حالەتی شەڕای ئێمە ڕۆژانە شەڕمان لەگە ئەو بەرهەمانەیە پێویستە ئێمە خۆمان پڕچەک بکەین بەوەی کە باشترینیان هەڵبژێرین بۆ ئەوەی ئەوانەی زۆر خراپن لە ساعەکە بچنە دەرەوە و نەمێنن خەڵک هەیە ئیفلاسی کردووە لە بەرەوشتی بە کواڵەتیە ناوە ئێمە لەوانەیە دراسیەکی وامان نەبێ بەڵام ئەی نابینین زۆر جار ئەو شانە ڕوودەدا لای بازرگانەکان یا وازی لێدێنێ یا داشکاندنێکی زۆر دەکات لە بەرەوەی بەس بەرهەمەکە بە زەرەر یا بینین زۆر بەرهەمەیە لە بازارە کوالیتیەکانی ینی مێژووی بەسەرچوونی زۆر کەم ماوە هەرزانێکەوە لەبەر چییە لەبەرەوەی غێر داواکاری زۆر نییە لەسەری حتمما کەوسا لە دادەبەزێ ئەبێتە هۆی زەرەر و زیان ینی ئەوەی کە شتی خراپێنێ ڕسقی زۆرترە من ئەوەشی زۆرترە ئەمە ناتوانین ئەوە بڵێن بەس ئەوە دەڵێم ئەگەر خەڵک هۆشیاری ئەوەی هەبێ باشترینیان هەڵبژێرێ تعامل لەگەڵ باشترینیان بکە دەتوانێت خراپەکە لە بازار دەربکە خۆش بەرنامەکەت دەکەم کاکرانس بەس دوور لە بابەتی پاکەرەوە شتانە ئەمن مشکلم لەگە شتانەی پێش دەنابی دکتۆر نییە بەس گەورەترین مشکلی من لە پلاستیکی مەمەی منداڵانە یعنی ئێستا لە زۆربەی سەیدەڵی ئەو جانێک کە شتی منداڵان دەفرۆشن یعنی مەمەی منداڵان ئاوی گەرم و شیری تێدا دەگریەوە پلاستیک تەفاعولێکی زۆر دەکە لەگەڵ ئاوی گەرم یان هۆشداری بدەنە عفۆن ئەو داکانە یانیش قەدەغی بکەن یعنیم لە ناو خێزانی خۆم هەر کە دەیبینم یەکسەر فڕی دەدەم یا سیستەمی بەرگری و هۆرمۆناتی منداڵی تێک دەدانی ئەو داکان بەڕاستی ڕقیان لە منداڵی خۆیانە ئەو ئاوە گەرمە لەگەر ئەو پلاستیکەی تەفاعول دەکاتن کەسێک هەیە نەزانیتن ئەو جیان هۆشداری بدەن یانیش با قەدەغە بکرێتن ڕاستی زۆر جوانە پرسیارەکە دکتۆر قسەت چیە ئیزافە بۆ مەمەی منداڵان خۆی ئەلێرکوانە شتەکە لە بنچینەیەوە دەبی ئەتهوشداری بدێ داکەکەی داکەکە دەبی تەشجیع بکرێ شیری خۆی بداتە مندارەکە یەکەم شت ئێستا لێرکوانە ئەمە ئەو شتەمان نییە داکەکەەوە دەزانین داخۆ ئەگەر شیری قوتی بداتەمداری باشترە مدارەکە ها سەحیتر دەبی و تەندروستی باشتر دەبی و وەکوبرەی خڕ و پڕ و ئەوانە دەبی بەس ئەو ئیسیفادەی ئەو شتە گرنگانێکە لە ناو شیری مناڵ پرسیارەکەیەوەیە ئەڵێ زۆر خراپە پشتگیریەکەیت طبعا نەگە پلاستیک بی بەس جێگرەوەی هەیە شوشە یعنی مەمەی شوشە هەیە ئەتو دەتوانێت ئەوەی لۆ بەکاربیێنی جێگرەوەکەی کە شوشەیە ئەو مەمەی کە ئەی مژێ مەمە لاستیکەکە مناڵ هەیە دوای شیری تا 2 ساڵ و 3 ساڵی ڕایە لەگەڵی ئەکید ئەوەی شتێدا ینی ئەو مادەی خراپی تێدا ئەکید ئەوەش خراپە لە بۆ مندارەکەی بەس ئەتوو کە دەرەی کە هوشداری دەدەی دەبی تەشجیعی ئەو داکەی بکەی کە لەو شتە مصناعیانە دوور بکەوت ڕاستە ئەو پێکهاتەی ئەوە دراسەکان چی دەڵێن پێکهاتەی مەمەمژەی مناڵ مەمەی پلاستیکەکە ئەوە بەڕاستی ئەوانە چیە بەخۆی بەشی زۆری ئەوانە دیسپۆزەبڵە کە من دەڵێنەوە مشکلەمان لە چیە ئەوەی کە دەن دیسپۆزەبڵ یان یەک جار بەکاردێنی فڕێدێ بەڵام ئێمە زۆر بەکاردێنینەوە مشکلەکە لەوەیدایە ئەمە پلاستیکە یا سلیکۆنا من ئەکید مادەبی مادەیەکی پۆلیمەری تاکیدم بەڵام باسم کە بەڕاستی شەرت نییە هەموو مادەیەکی پۆلیمەری کە خراپی بەڵام
ئەمن بەڕاستی یەک شتم هەیە لەسەر بابەتی ئەوەی کە دەڵێن مەمەی کە دەدێنە منداڵی کە شیر ناو دەگرینەوە خۆ باشە شوشە هەیە ئەوە نا نانە شوشەیە سەرەکەی سەرەکەی لاستیکەکە بەس لاستیکەکە نا کاکڕز مشکلەکە سلیکۆن و هەمانە پۆلی بڵێ بەس مشکلەکەمانەتی کاک ڕەنج ئەمە لە لەیبڵەکە نووسراوە سلیکۆنەکە زەرەری نییە نانە زەرەری نییە بەڵام ئەوەی کە دەڵێم شوشەکەشی هەیە پلاستیکە هەیە پلاستیکە هەیە شوشەیە وڵا زۆری پلاستیکە ئێستا زۆر هەرزانیشە شوشەشەیە دەتوانی بیشۆی بەکاری بینی بەڵام چیەوەی بەکەس بەکاردێنی مشکلەکەمان لە چیە تۆ ئەگەر بێت و ئەتو وەکو باسم کرد مادام منداڵەکەی خۆت لا گرنگە دائما بە دواشتی کوالیتی گوەرەوە لە هەموو شتێکی ممکن بەڕاستی لێ بڵا کاکە شتی لێبڵ بکڕا شتی بێڕێبڵ مەکڕە هەتا بکرێ لە لەیبڵەکە ئەگەر مەماکە سلیکۆن بوو باشترە لە پلاستیک وانە پلاستیکە باشترە بەڵام وەکو باسم کرد ئەگەر هاتوو براندە جیهانیەکان بێ باشترە وەنیا چەند براندی شتی براند بکڕی من کاک ڕەنج زۆر میهمە یعنی بەسیترین شتە تو دەتوانی کۆمپانیا ئەگەر هاتوو کۆمپانیش باوەڕ پێکراوی هەموو زانیاریەکان لەسەر دەخاتە سەرەوەی ینی بەسیتیش QR کۆ دەکرد بۆ دادنێ بەس لینکەکەی لێ بدا دەستە ناو هەموو شتەکانی تێدایە تەفاسیلەکان لەسەر بابەت نامەکە لێ دەکەم کاکڕەنج ئەلێکانە دادنیشن ئەمە هەر باسی کوالێتی دەکەین با تۆزێک فراوانتر لە وەزەحەکە تێ بگەین ئەمن شتەکان بە کوالێتیم بەکارهینا خواردنی کوالێتیم خوارد ئەدی باشە چ لە ئاوەکەی بکەم چ لە کەش و هەوایەکەی بکەم ڕۆژانە و هەفتانە و مانگانە و ساڵانە ئەو کێشەیە بە بەردەوامی هەیە ئەتووەرە ئاوێکی تەبیعی بخۆت ئاو خۆی تامی نییە باشە لەبەر ئاوی کوردستان تامی تاڵە ئەما وەکو قوتابیانی بەشی کمیا ڕۆژێک چوینە ئەو ئیفرازەکان بچوونە مختبەرەکان و ئەو شتەکانی کە کردیان لە ئاخر پارتی کە لە بۆیان شەراح کردین باسی کلۆری کرد گوتی ئەمە کلۆر بەکاردێنین یەکێک لە پرسیارەکانم ئەو بوو باشە لەبەر ئاوی تامی ئاوەکەی تاڵە گوتی جاری وا هەیە ها زوو ناین لە دەسماندە ڕۆ زیاتر تێدەکرێت ینی ژیانی هەزاران کەس ئەها بە ئاسانی بە فشەی لە پێش چاوگرترا هەروها تێی بکەی ینی ئەگەر تەمەشایەکی ئەمە ئەگەر تەمەشایەکی دکتۆرەکانی ئافرەتان بکەین بە تایبەتی هۆرمۆنات زۆر قەرەباڵغە ینی دکتۆرەکانی هۆرمۆنات وابووینە ملیۆنێر لە هیچ ماڵێکی کوردستان نییە ئافرەتێک تاتوو ئافرەتی نەبی هۆرمۆناتی تێک نەچووبی ینی ئێستاکەوە ئافرەتەکان لە ڕووی موو ڕیش و تەرتیبات شەڕی لەگە پیاوەکان دەکەن لە سنتەری لێزەرەکان هەر بەبەر ناکەون یعنی ئێستا کە ئەمە بچین ئەو هەموو کوالیتی شتە چا بکەین ئەدیکەی حکوومەت دێ ئاوەکەمان لۆ چا بکە یان کەش و هەوایەکەی بەڕای تو هەولێر شوێنی ژیانە ئێستا بەیانیان هەڵدەستی لە گردوکەڵی هەر چاوت نابینی ئێرە شوێنی ژیان نمایە هەر بەجددی پێویستە بچینە گوندەکان ئەو هەموو شەریکاتە هاتنە شەریکات ئۆکەی پێویستمان پێ بیبەنە دەرەی شار ئێرە شوێنی ژیانە شوێنی شەریکات نییە دەستخۆش هەر بژیت خۆتەوە پرسیار نەبوو خۆی ئەوە تێچێنە قسەیەکی زانستیانەی عاقڵانەی خانمێکی ژیری کورد بوو بۆیە ئاراستەی کەسی ناکەم بەڵێ سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتانێ دەکەم و سپاسی دکتۆرە بەڕێزەکانش دەکەم کە بە جوانی باسی زەرور زیانەکانی ئەو مادە پلاستیکیانیان کرد بەڵام پرسیارەکەیش هەمان و پرسیارە خاتونەیە کە دکتۆرە لەسەر قسەکانی باسی ئەوەی کرد کە هاوڵاتی خۆی بەرپرسیارە لە بۆی خواستی زۆرە لەسەر ئەو کەلوپەلانەی کە هەرزان و کوالیتیان نزمە بۆیە لە هەمان کاتشدا باسی ئەوەی کرد کە بازرگانەکان ئەو کەلوپەلانە دینن لە سنوورەکان بە کۆمبلێک فلتەر تێپەڕ دەبن ئەو کات داخلی هەرێم دەکەن دەستخۆشەکەم لێرەوەی ئەگەر هات و ڕێگری لەو کەلوپەلانە بکرێت خەڵک لە بازار ناچار نابی ئەو کەلوپەلانە نینە ئەخر ئەو کەلوپەلە کە کوالیتیان نزمە لەشێت بەدەستێت دەکەوێت ئەگەر هات و ڕێگری لێ بکرێت لە سنوورەکان سپاس برای خۆشەویستم زۆر سپاس و بەخێراتن سەر چاوەکانم ڕستەیەکت لێ وەرەگرم یەک ڕستە بۆ خەڵک وڵا ئەواڵم بەر نەکرد تەنها دەستگاکان ویلایەنە پەیوەندیدارەکان بۆ سەلامەتی و کوالتی خۆراک مەسئولیەتیان لەسارە فعلەن هاوڵاتی خۆیەتی بڕیارەدا چی باشە بەکارێنێ و چی خراپە لێ دوورکەوێتەوە ڕستەی جەنابەت وەڵام من بەڕاستی بەس ئەوەندەیە یەکەم جار ئەو بەرنامانە زۆر گرنگە یەکێک لەوانە جەنابەت باس کرد کە ئەگەر هاتوو بۆ نمونە کەسی گوێمان نەگری ئەوەیە کە خەڵکیش کە هەیە گوێمان لێ بگری کە ئەوەی کە ئێمە بەپێی ئەوەی کە کاتی بەرنامەکە بۆ خەڵکمان ڕوون کردەوە خەڵکە سوێن بەڵام هیوادارم ئێوەش وەکو کەناڵی ڕوودا ئێمە ئامادەن یارمەتیتان بدەین تکایە چۆن ڕێکلام بۆ بزنس کلاس دەکەن ئێمەش کۆمەڵێک شتی ژینگەیتان دەنێ ئەگەر هاتوو بە فریش بی بۆمان بڵاوکەنەوە باوەڕتە بی من بینیومە
لە کلاسیکۆ هەیە لە وڵاتان بۆ یاری کلاسیکۆ هەیە لە ناوەندی یاریگا شتێک نیشاندا ڕێکلامێک نیشان دەکە بابەتی ژینگەی تێدا ئەوە دەزانی ئێستا ئەوەی کە ئەگە بکرێ کردووە بە مژاری سەرەکی لە تێگەشتنی خەڵکی کوردستانە خۆتە زانی ڕوودا و بەڵام پێشنیارەکەت لەسەر سەرمان و ئەم بەرنمەیەش حەزەکەم زانی هەتا وەکو مژارێک هەبێت لەسەر ژینگە بەردەوام خستومەتە پێش مژارە سیاسیەکانەوە ئەگەرچی خەڵکێکی وازانێ مەسەلەن باسکردنی سیاست و ئەم شتانە گرنگترە طبعا سیاست وەکو هوەری ئیدارەدان بۆ ژیانێکی باشتر پیرۆستترین شتە بەڵام بەخوا سیاست وەکۆم شەڕەدەنوکە من حەزم لە بەرنامی سیاسی نییە یەک ڕستا مامۆستای خۆشەویست لە ڕاستیدا پەیامی وێمەیە بۆ بازرگانەکان ئەوەیە کە پاپەند بن بە بەرپرسیارەتەکانی کە باسمان کرد وەلامان کاتێش هاوڵاتیان وریابن لەوەی شتە باشەکان هەڵبژێرن و لەسەر هەر شتێک زانیاریان نیە زانیاری کۆبکەنەوە و بڕیاری دروست بدەن ئەگەر یەک ڕستا کە زۆر زۆر لە دڵتا بێ بە ژنی کوردی بڵێ چێڵێ بە هاونیشتیمانیانی کوردستان یەکەم شت من دەمەوێت برێم زیاتر گرنگجی بە توێژینەوەکان بدرێتن ئەو توێژینەوە باشانێک کە دەکرێت لە زانکۆ بە ئەمەدا سەڵاتی جێبەجێکردن حکوومەت بڵێ توێژەر لێرکوانە ئەمە توێژەری باشمان هەیە بەس پاڵپشتیمان نییە پاڵپشتی چکە لە بۆ توێژینەوەکان پاڵپشتی زیاتر برن ئیداری ئەوەی دەوێتن مادی دەوێتن و هەروەها تا چەند بڵاو دەکرێتەوە لە ناو برێن لە کۆنفرانسا توشتیوە باز دەکرێتەوە و هەروەها هوشیاری تەندروستی تووشیاری تاک زۆر زۆر گرینگە ئافرەتان هەموو کەسێک نەکەر ئافرەتان هەموو توێژی کۆمەلگا دەبی زۆر زۆر بە وشیاری ئاگان لە تەندروستی خۆیان زۆر سپاس بینەرانی هێژە پێم وایە بای ئەوەندە زانیاری تێدا هیوادارم هەمووتان سەلامەت خواحافیز سپاس